ئەمە ئەس کوردی نزانم ئەف کێماسیەش دەرە کوردی باخەوە کوردی بنویسە کوردی بخوێنە کوردی بفکرە کوردی عاشق ببە ت زمانش کوردی کورمانجی خواشتر نینە شخوارە بگرە شخوارە بفکرە بەلێ دبێژن تو زمانە نەیارە شخوارە بکی کراس سبێ دبمێنی تازوو پێخاس بیان نێرن با فێربوون بە تایبەت مناڵتان فێری خوێندن و نووسینی کوردی بکەن ئەرکی دینی و نیشتمانیە و عەیبێکی گەورەز مناڵی کورد نەزانێ بە کوردی بنووسێ و بە کوردی بخوێنێتەوە ئەوە هەموو موەسسەی زوانی کوردی ئەوە هەموو مامۆسا کە ئەتوانن زوانی کوردی فێری مناڵەکانتان بکەن بیان نێرن کەلتور و نەریت و فەرهەنگی کوردەواری حفزکردنی وەکو چۆن واجبە تۆ عیبادەت بکەی بۆ خوا واجبە ئەو نەریتی کوردەواری و ئەو زوانی کوردی چە حفز بکەیت واللهی وەکو ئەو نوێژی هێنیە وەکو ئەو نوێژی جمعە واجبە لەسەر شانمان مناڵمان فێر بکەیت ئەها لە قەواعیدی بین المللیە هەز لە سازمانگەلی بین المللیە هەز هەر مناڵێک نەتوانێ بە زوانی دایکی خۆی بنووسێ و بخوێنێ بێسەوادە ئەگەر دکتوری کوێ ئەگەر مامۆسای ئاینی کوێ ئەگەر معلمی مەکتەبی کوێ نەبێژە ئەس کوردم ئەمە ئەس کوردی نزانم ئەف کێماسیەش دەرە کوردی باخەوە کوردی بنویسە کوردی بخوێنە کوردی بفکرە کوردی عاشق ببە ت زمانش کوردی کورمانجی خواشتر نینە شخوارە بگرە شخوارە بفکرە بەلێ دبێژن تو زمانە نەیارە شخوارە بکی کراس سبێ دبمێنی تازوو پێخاس من دەڵێم لە بابەت ئەدەبی کوردیەوە قسێکتان بۆ بکەم ملەتی کورد باوجودی قەت کەیانی خۆی نەبووە و هەزار ساڵە هیچ کەس ئاوری وەسەر نەداوەتەوە بەڵکو دەژێت تەئسیری زمانی عەرەبی فارسی تورکیدا بووە و بە زۆر داری زمانی عالەمی پێ خوێندراوە یا بۆ دینی هەرچی بڵێن قەت کوردی نانی لێ پەیدا نەبوو بۆ ملەتی کورد دیسان بەو حاڵەش کورد لە ئەدەبی خۆی داگەیشتوتە پایەیەکی زۆر بەرز و گەورە کە لەوەدا دەتوانێت لەگەڵ ملەتی دی شرکەت بکە بۆ نمونە مەموزینی خانیمان هەیە مەموزینی خانی لە ڕۆمیۆ جوولێتی شەکسپیر ئەگەر بەرزتر نەبێ بەرامبەری دەکا و بە عەقیدەی من بەرزتریشە چونکە جگە لە عەشق بازیەکەی زۆر شتی دیکەی تێدایە کە لە ڕۆمیۆ جوولێتی شەکسپیر دانیە پیاوی وەک مەولەوی تایی زەوزی یان ئەحمەدی خانی ئەوانە توانیویانە بە واستەی مستەشریقین بەوانەی زمانی کوردی دەزانن ناوی ئەدەبی کورد بەرز بکەنەوە و لە دنیادا تەرجەمە بکەن عەجەبە ئەگەر ئەو میلەتە بۆ خۆی ساحیبی کەیانی خۆی بووایە بۆ خۆی ئازاد بووایە هەر ئەوەندە بتوانێ بە زمانی دایکی خۆی و دایک و بابی خۆی و میلەتی خۆی بخوێنێ دەبوایە چەند عەبقەریدی ئێمە تەسلیم بە دنیا بکەین دەبوایە چەندمان خزمەت بە ئەدەبیاتی عالەم دەکرد من هاوارێکی کە دەیکەم لە ئەهلی دنیا
پێم وایە هەر بۆ قازانجی دەوڵەمەندبوونی ئەدەب و فۆلکلۆریان دیاریدەی ئەو میلەتی کوردە بکەن تەنیا ڕێگەی ئەوەی هەبێ بە زمانی دایک و بابی خۆی بخوێنێ ئێمە بە دزیەوە زمانی خۆمان دەزینەوە لە شکەوتان دەیخوێنین هەر ئەوەندە ناڵێم ئینسانیەت چونکە بە ئەندازێکمان هاوار لە ئینسانیەت کرد و جا بێر نەداوینەوە کە کولی ئینسان مەیوز دەبێت بەڵام هاوار لەوەندە دەکەیت بۆ دەوڵەمەندکردنی ئەدەبێکی زۆر گەورە و فۆلکلۆرێکی زۆر گەورە بۆ ئەوە کە ئێمەش بزانن چەپکە گوڵی خۆمان دەدەین بە ئەدەبیاتی جیهان بۆ ئەوەندە هاوارێکمان بۆ بکەن دادێکمان بۆ بکەن ئەو حەقە کەمە مەشروعە کە ئازادی زمانە بدرێ بە میلەتی کورد و ئەوەش ڕاستی دەڵێم میلەتی کورد ئەلان منداڵی بە 4-5 زمانی پێدەخوێندرێ دەبێ بە رووسی و ئەرمەنی بخوێنێ دەبێ بە تورکی بخوێنێ دەبێ بە فارسی بخوێنێ دەبێ بە عەرەبی بخوێنێ تەنیا ڕێگەی نییە بە کوردیەکەی خۆی گەشە پێ بدە ئەگەر دەبیستینەوە لە چەندجەیەک دەڵێن ئازادی خوێندنی کوردی هەیە منداڵی کورد دەبێت 3 زمان فێر بێک لەوانە کوردیە تا سەفی 5 ابتیدایی لە پاشان حەقی نییە دەبێ ئەمە هەرچی هەمانە لە زمانی بێگانەیەوە تەرجەمەی بکەین حرف بە حرف دا پێ بڵێن کوردی دەمان توێننەوە ئەو هاوارەی من حەز دەکەم بەگوێ ئەهلی دنیا بگا و حەز دەکەم بۆ ئەوە کە مەجال ببێ میلەتی کوردیش گوڵی خۆی و چەپکە گوڵی خۆی لەسەر سەوەتەی ئەدەبیاتی جیهاندا بنێ ئەوانە هاوارێکی ئەوان بۆ بکەن بۆ شیعریش ئەندی فکر دەکەمەوە وا بە مناسب دەبینم ئەو حکایەتش بژێرمەوە کە ساڵی 57 بۆ هاوارێک بۆ میلەتی کورد خۆم دەدەستگنا بگەمە مۆسکۆ لە شامەوە بە سوال و سەدەقە پارەم پەیدا کرد ئەمما خۆم گەیاندە چێکۆسڵاڤاکیا لەوێوە پیاوانی ئەو هەر ناڵم بڵێم کوردیش و عەرەبیش هەر لەبەرەوەندە ڕێگەی هاوارەکەم نەبێ وایان کرد کە دەرم بکەن لەوێەوە بە مەقتوعی گەیشتمەوە ئەڵمانیا بە بێنان و ئاو بە زۆر پەرێشانی لە شاری گۆدەزبێرگ باد گۆدەزبێرگ مابوومەوە لەسەر چۆمی ڕاین ڕۆژێکی گریانم هات فکرم لە حاڵی خۆمان دەکردەوە پاچە شعرێکی سکۆڵەم نووسیوە ئەوەتان بۆ بخێنمەوە کە ئیجازە هەبێت لەسەر چۆمی ڕاین لە ڕۆژگارێ جارێ تکا ئەشکی ئاوارە کوردێ هەژارێ بەسەر یاخوڕی شوێندەری ئەی تکەی سوور ئەتۆ و ئێرە چی دەنکە فرمێسکی بێنێ بەسەر یاخوڕی شوێندەری ئەی تکەی سوێر ئەتۆ و ئێرە چی دەنکە فرمێسکی بێخێر وتی ئاوی چاوی کوڕی کوردستانم لە دەجلە و فرات ڕایە ناو و نیشانم لە زێڕینە ڕوود و تەتاه و پەیامێ لە بەژنت لە چلچەشمە پێمە پەیامێ لەسەر خۆبە ئەی ڕاینی شۆخ و شیرین شتێک بووین ئەمەش گەرچی ئێستا ئەسیرین لەسەر خۆبە ئەی ڕاینی شۆخ و شیرین شتێک بووین ئەمەش گەرچی ئێستا ئەسیرین چکەڵوە و چ سیروان و ئاوێژە ڕۆیە بەدیمەن هەموو شۆخ و شەنگتر لە تۆیە ئەگەر لا دەچێ ئەم تەمینەک بە تیمان بە خاوەن دەبێ چێ و تۆم و زەویمان لە دڕچینەیاران بژارێکی دەکرێ هەزارانی وەک تۆ شاباشی دەدرێ وتی ڕاین ئەی هێز و فێنکی دڵی من وتی ڕاین ئەی هێز و فێنکی دڵی من وەرە باوەشم بمە بەحری بێبن بە هاوار و دادت محیط بشڵەژێنە بە هاوار و دادت محیط بشڵەژێنە لە چەپگەردی گەردون حەقی کورد بتێنە نەبێژە ئەس کوردم ئەمە ئەس کوردی نزانم ئەف کێماسەیەش دەرە کوردی باخەوە کوردی بنویسە کوردی بخوێنە کوردی بفکرە کوردی عاشق ببە تە زمانش کوردی کورمانجی خواشتر نینە شخوارە بگرە شخوارە بفکرە بەلێ دبێژن تو زمانە نەیارە شخوارە بکی کراس سبێ دبمێنی تازوو پێخاس
زانی روش مامۆستا حاشم ئەحمەدزادە دێژمەرە دەرسا وێژەیەدا مامۆستا حاشم ئەحمەدزادە ئێژمەرە بەحسا ئەدەبیات و سورگون ئەدەبیات تەرەوگەی بکە من بشاشیش وەرە نویسان دەبوو کە ئەوەی رو بەحسا رەخنەیە مارکسیستی بکە لێ هەفتەیە پێشیامەیە ئەو دەرساویە و بابەتاوی مامۆستا تو بخێراتی فەرموو کەرم بکەن. مرحبا جوارا سران كاك سيدو دنگي من دي بري دنگت تي تو باشي روج مامۆستا از پر باشم قالك سپاس فون چوانم گەلێک سپاسم سایل لاب لحمو هاوالانو هاوريو بشتارن به درس ايرو انجي اخافتني ايرو از دكارم سلايد خو هاو باركم بري مامۆستا ئێستا ئامادەیە توانی من ji bo xatirê te گۆرانیەکە سۆرانی دانیسەرا سپاس او فرق ناكا خوش بو او شعركي پر ناسكرية پر كس او قراني دي بيجن شعر احمد هردية احمد البت ميجي فرحات بلوبال بيست بو افسترانا او فرحات بلوبال بخوشي او دخوينية او پر بوست مودرن دخوينة اوكي دي سانزيش سلاو جوارا حمويان ايرو از جوا ما مستقود از قالا دیاسپورا انجی اکسیل ادبیات لسرگونی انجی به سورانی پیوک پر جگرتیه اویجی دبیجن تاراوگا کرداری که سورانی هیا تاراندن و تاراوگا مینا ناو جوی هاتیه ورگرتن او مرو که دتارین یعنی لمالبند خو دور دکون او تشتی که یعنی لحر دری هیا و بإنجليزي وبراني زمان أوروبي جويرا دي بيجن إكسيل للسويديشي دي بيجن إكسيل وأزباورم كاكي سيدو بفرانسيشي دي بيجن إكسيل نوسا إكزيل إكسيل إكزايل أو براستي يعني بعربي وكردن من الباشور بر أو بكاردين دي بيجن منفى يعني قاوم رو لأصل خو لو شوني كل اللي لدايك ويا دور دكبير وأولى درجاية ميجوية ده هبوية يعني هردم لديرو كامرو واندا تشتك بمعنى إكسيل هبويا دور خستن ناردنا شونين دي نهال لچند دين بري بيوكي دينيش لأستا مرو دکاره بیجه زانستن مروی آنجی جواکی به نیوی یا به ناوی دیاسپورای پر بالا مروان دکشینه از ایرو بچه که قالا دیاسپورایش دیکم مینا پیپ او ریشه وی لکو دره دایا و چوا نها پرانین پسپوران آلیا لیتراتور آنجی زانستن جواکی قالا دیاسپورا دکم از دخوازم بیجم دیاسپورا چیه و پیشتی را از لدور یا لدورین لقناغن لستیجن جیین دیروکه لکلاسیک دا لسدین تاری آنجی ناوندی دا و لسردما مدرنیشی دا و بچیکشی لسردما او کودی بیجن پوست مدرن قالا ادبیات لإكسيل انجي لمنفى انجي لسورغون انجي لتاراوغيه دكم از باورم لباكور برانيه يعني كردان دبيجن سورغون از بصا فهم دكم و از باش نزان براسي سورغون يجي بيوكي دبي فرانسي به و تركان يجي دبيجن سورغون سورجون هرچي هيا عربي تبعيد منفى كردي تاراوغا و دیاسپوراجی نها و نها یعنی ما بستا من درس ایرو چیه او تشکو ما جویرا دبیجین ادبیات لیترچر ادبیات داهنری آودان کری آفرندراوی تشتکو مرو مینا شعر دنویسینه مینا رومان مینا چیروکن کرد او گاو مرو وڵاتی خۆیە لە شاری خۆیە لە گوندی خۆیە لە باژارە خۆیە و گاوەکو مرۆ لە مەڵبەندی خۆ نامینە بەرێ دەزانن وڵات تو نەبوونە ئەو ئیمپراتوری بوونە ئیمپراتوری بەسەر چەند مەڵبەندێن جیاواز دەسەڵاتێوان هەبووە و پر بەرێژی ینی لە ئەفسانە و میتۆلۆژیشیدا تشتی وسا هەبوونە ئیرۆ ئەس قاڵە
یعنی میتۆلۆژیشی دەکەم لە ئەفسانە و ئوستورەیاندا چاوا بووە و پشتێ ڕا لە ئیمپراتۆریان ڕۆمان چ دەکردن عوسمانیان ئەز ئاماژەی بۆوانیش ڕات دەکەم لە ئێرانێ ڕا ئەو مرۆڤێن و بە دڵێ بەر پرسن ئیمپراتۆریە نەبوون و پشترە لە سەردەما مۆدرن گاوە دەوڵەتان یعنی حەزی کەسێکی نەدەکردن ئەو دەشاندنە دەروێ وڵاتێ ئاژی لە هوندری وڵاتێکی دەشاردنە باژارێکی دن و بچێکشی لە پشتی ڕا ئەز قاڵە ئەو کەسان دەکەم و نەک دەسەڵات نەک هێز نەک دیکتاتۆران نەک ملهوران بەڵکی ئەو بۆ خۆ دەخوازن بچنە باژارێکی دن بچنە وڵاتێکی دن ئەوژی باڵکێشە و ئەز تشتێکیژی نەها دەخوازم بێژم لەسەر تاراوگە ئاژی منفا ئاژی تەبعید ئاژی سورگۆن تئۆری نەپرزێدەنە یعنی لە تئۆریەن ئەدەبیدا تئۆریەک لە بامەتونێ ئەم بێژین ئەو تایبەتمەندیەن ئەدەب دیاسپۆرایە هەندێک دەکارین بێژین ئەو قاڵا چ دەکەن چ دەکەن چ ناکەن ئاژی چاوە پێناسەکردن لەسەر ئەدەبیاتێ بگشتی پڕ زەحمەتە و ئەو پڕ زەحمەتتریژی دەبێگاوە ئەم ئەو لە بەستێنی خۆ لە کۆنتێکستی خۆ دەردەخەین دەچێتە جەیەکی دن و لەسەروی بڕاستی تئۆری تونە ینی تئۆری بێژێ گاوە ئەز مرۆڤ دەچێتە دیاسپۆرایە دەچێتە دەروێ وڵاتی خۆ باشتر دەنویسینێ و نویسکار هەنا دەبێژن ئەز لە دەروێ وڵاتی خۆ باشتر دەنویسێنم و نویسکار ژیانە دەبێژن گاوە ئەز وڵاتی خۆ باژارە خۆ جێ دەهێڵم ئەز نکارم بنویسین لەما دەبینن یعنی فکر جیاوازن لەسەر بێ پرۆبلێمێ لەسەر بێ ئاریشەیە و ئەز قاڵە پڕ نویسکاران دەکەم ئیرۆ نویسکارن ئوروپی نویسکارن عەرەب نویسکارن ئێرانی کو بە فارسی دەنویسینن و قابل ئەز بەحسی نویسکارن کوردیشی دەکەم چاوە لە دیاسپۆرا لە ئێکسیل دەنێڕینن و باندۆرە ئاژی تەسیرە ئاژی کارگەریە کارتێکەریە دیاسپۆرا لەسەر ئەدەبێن جیاواز بە تایبەتیشی نمونە زێدەتر لەسەر ئەدەبی کوردی دەدەم لەسەر لیتراتورە کوردی چاوا بووە و چاوا دەبێت نەها من گوت ئەکسیلیۆم ئەو پەیوێکی لاتینە و مانایویژی ئەوەکو گاو مرۆڤ دوور دەخەن لە مەڵبەندی خۆ لە بارێ خۆ لە جێگەی خۆ لە گوندێ خۆ لە باژارێ خۆ لە هەلومەرجێن ئێستادا لە وڵاتی خۆ و هون بهیستنە ئۆڤیدۆس ساڵە بەرێ نویسکارێکی کورد لە پاریسێ دژی بەیان سالمان ئەو ڕۆماننویسێکی ژنە ژنی کورد بەس لە خۆ لە باشووری کوردستانی ڕاهاتیە پاریسێ و هەتانەها چەند ڕۆمانین پڕ باش ئەو نویساندنە و ئەو ئۆڤیدۆس یا ئاڤیدۆس شعرێن وی هەنا نویسێن وی هەنا کو نزیکی 2000 سال بەرێ هاتنە نویساندن ئەو وان کریە کوردی بە کوردی سۆرانی چاپ کریە من خابن من بۆ خۆ ئەو نەدیتنە لێ هەواڵێکی لە هاڵی کوردستانی ئەو قرارە ژمن ڕابینێ ئەز پرانی وان چشتان کە ئەو وەرگەڕاندیە سەر کوردی بە سوئیدی و بە ئینگلیزیشی خوندیە و بچێکی وانجی بە فارسیژی هەنە بەڕاستی هەمووی وان من بە فارسی نەدیتیە ئەو ئۆڤیدۆس کی بووە ئۆڤیدۆس نویسکارێکی سەردەما ببورین سەردەما ڕۆمیان بووە ئەز نها دەکارم بەرە دیاسپۆرا ئەو دەبینن ئۆڤیدۆس ینی ساڵێن 43 بەر لە زاینێ هاتیە دنێ و حەژدەیە پشتی زاینێ لە سورگۆنێ لە دیاسپۆرا لە ئێکسیلێ مرد ئاگۆستۆس هەن دەزانن ئەو ئیمپراتۆرێکی پڕ ناودار ڕۆمێ بووە ئۆڤیدۆس بەرێ ینی لە دەستپێکێدا پێویرا پەیوەندیوان باش دەبێت لێ مرۆڤ نزانێت چما ئەو دەسەڵاتدار وسانە ئیرۆ پەیوەندیوان بە کەسێکیرا باشە سبەی ژێ حەز ناکەن ژێ بێ حەز ناکەن ئەو دەنێرنە سۆرگۆنێ و ئۆڤیدۆس یەک ژوانە ئۆڤیدۆس گاوە دەچێتە سۆرگۆنێ لە جزیرەیەکی جزیر یا دوورگە بە سورانی دەبێژن دوورگە ئایلند ناوی تۆمیسە ئەو ڕاستیە بەڕاستی ینی ئەو شتێک هاتیە کرن
دەچێت تومیسێ و لە تومیزێکی ینی دەمرە و قەت نکارێ بەگەڕێ وڵاتی خۆ بەگەرە ڕۆمایە و لێک پرانیە نویسن پڕ بەناو دەنگیوی یەک ژوان ناوێوی لە 15 بەرگدایە ناویوی مێتامۆرفێسس یا مێتامۆرفێسس جبیر نەکەن فرانس کافکا کتێبیوی بەناو دەنگ مێتامۆرفۆسس هەیە و ئەو جۆرێکی لە ئەلوژنە یعنی جۆرێکی لە ئینتەرتێکچوالیتی ناوێ مثلا 2000 ساڵ بەرێ کەسێک لە کتێبی خۆنایە پشتی نزیکی 1900 ساڵ پشتی ڕا نویسکارێکی بەناو دەنگی فرانسی ئەو نێوژێ ڕۆمانێکی خۆی دەنێ مێتامۆرفۆسس و هەموو ناس دەکەن ئەو ڕۆمانێکی پڕ بەناو دەنگە بە کوردی سۆرانیژی هەیە بەڕاستی نزانم بە کرمانجی هاتیە بەگەڕاندن ئاژینا نەها لە یەک لەو کتێباندا لەو کتێبێن 15 بەرگێن ئۆڤیدۆسێدا چیرۆکێک هەیە ئوستورەیەک هەیە ئەفسانەیەک هەیە ئەس جوی پڕ حەز دەکەم و 2 ساڵ بەرێکەوە ئەس کتێبێ بێروزبووچاری کردە کوردی ئەو پڕ باڵێ من ڕاکشان ئۆڤیدۆس لەوێدا دەنویسینێ کو ینی نەها ئەو من گوت هەتا نەها ڕاستیە نەها لە مێتامۆرفۆسس لە بەرگێکی ویدا شایەکی دن هەیە ئەو نا ئەگۆستۆسە ئەو ناوێوی مینۆسە کینگ مینۆس شا پاشا مینۆس قراڵ ئەو کەسێکی بنێوی ناوێوی دێدالۆسە ji وڵاتی خۆ دەردەکە ئەو دەنێرێتە جززیرەیەکی دیکە دوورگەیەکی دیکە نەها هەون هەموو بیستیە دێدالۆس لە سویدێ کووناز دژیم وەشانخانەیەکی پڕ مەزن هەیە ناوێوی دێدالۆسە و هەون دەزانن پشتە ڕقاڵیوی قاڵە جۆیس دەکەم جیمز جۆیس لە جیمز جۆیستا لە کتێبێن ینی بناودەنگ ڕۆمانی بناودەنگی جیمز جۆیسدا کەرەکتەرێکی سەرەکە دێدالۆسە هەون دەزانن دێدالۆس کوڕێکی وی هەیە و ناوێوی ئیکارۆسە نەها دێدالۆس بە چیشتێکی دیش ناوبانگێوی هەیە ئەو چییە دێدالۆس ئەو کەسە کو لابرینت چێکریە ینی لابرینت دەزانن ئەو چیشتێکی مینە هەزار ڕێوی هەیە کەسێکی لێبێدانێن ئەو قەت نکارێ ڕێ خۆوە بینە و نەها گاوە ئەو دێدالۆس لابرینتێ چێ دەکا بۆ خۆشی پشتێڕا کو هاتیە سورگونێ لە دێدالۆستا دمینە و ئیکارۆزی کوڕێویژی بێوی ڕایە نەها ئەو دخوازە ینی مرۆڤێکی پڕ هونەرمەندە ئەو ینی هەر چیش دەزانێ کەسە مینا قدیمی ینی ئەو نویسکارە ئەو دەنویسە ئەو پیکەران چێ دەکا سکالپچر چێ دەکا و لابرینی چێکریە نەها بە ئیکارۆس کە و زارۆکیوێ دەبێژێ ئەس ji تەرە باڵێکی چێ بکەم ji خۆ ji تەڕاژەی باڵان چێ بکەم و ئەم ینی چ دەکەین ئەم دەفرین چونکە ئەو نکاری بوون لە لابرین دەبێنە دەر ئەو دەفرن و لە ئاسمانی ڕا دەچن هەرجەیەک دەخوازن نەها ئەو دزانێ دێدالۆس دزانێ زارۆکیوی ناوی ئیکارۆسە ئەو زارۆکە و زارۆکانیژی دزانن ینی بە ئینگلیزی دەبێژن نەوتی شلوقن هەر حەز دەکەن و سا دەکەن و سا ناکەن دەبێژە ئیکارۆس ئەس باڵێتە باڵژە تەڕەک و چێ دەکەم ئەو بە مۆم ئەم دەبێژین مۆم بە ئینگلیسی واکس ئەو باڵ لە تو قایم دەکەم گەرەک گاوە ئەم دەچین تو لە ڕۆژێ لە خۆر لە ڕۆژ نزیک نەبی چونکە دەزانن ئەو گەرمە و بێگاوێ ئەو مۆم ئەنژی ئەو واکس دەتەوێ ینی دەتوێتەوە بە سۆرانیەم دەبێژن و باڵ دەکەون و توژی دەکەوی و ئیکارۆس تۆز دەدا لێگاوە ئەو دەفرن ئەو نزیک دەبێت لە خۆرێ نەها هەون لە گوگڵی مێزە بکەن بنویسن ئیکارۆس پڕ ینی میتۆلۆژیەوی هاتیە نیگارکێشان و بە هەزاران ساڵە ینی بە سەدان ساڵە بە تایبەتی مرۆڤ ئیکارۆس دەکشێنن ئەو دەفرە باوی خۆرا دێدالۆس ینی لە لابرین دێنە دەر لە ئیکارۆس پڕ نزیک دەبێت لە خۆر لە ڕۆژ و باڵێوی دەشوێتن مۆم دەتوێتەوە و مینە ئاو دەبێ و ئەو دەکەوێ
ئەو دەکەوێتە سەر کرێت ئەو ینی تورگەی کرێتێ و لەوێ دەمرێ ئیکارۆس دەمرە ئەو لە ئەدەبیاتدا پەر ئەلوژن هەیە بەوی پەر ڕفرەنس هەیە بەوی مینە ئەڤینداری مینە حەزکردن مینە چاوە پەروانە پەپولە لە دەورێ مۆم لە دەورێ شەمعێ دەسووتێ ئەوژی دەسووتێ لە بۆ ئەڤینی خۆ بۆ ئازادیە بۆ ڕزگاریە بۆ یعنی خۆ ڕزگار بکە ئەو هەموو ینی ئەو میت ئەفسان ئوستورە هیددالۆس و ئیکارۆس لە نویساندنە ئۆڤیدۆسە و ئەو چی نیشان دەدا؟ نیشان دەدا یەکەم قاڵاک و مرۆڤ لە ئوستورەیاندا و لە تاریخدا لە سەردەمە ئیمپراتۆری ڕۆماندا لەسەر ئەکسیل دەکا ئەکسیل نە چ شتێکی پڕ خراپە ئەو پڕ دەردە دەکشی لێ مرۆڤ لێ کەسێکی هونەرمەند کەسێکی نویسکار ئەو ئافراندن دەکا و ئافراندنێوی پڕ باڵکێشە و ئافراندنێوی وێگاوێ ینی ئەو من حتێ بەرێ قاڵا مێمێسیس کرد ینی مێمێتیک لاساییکردن ینی ئەو ژیانە خۆ ژیاننامەیە خۆ بە جۆرێکی لە نویسین خۆ لە ئافراندنێن خۆدا نیشان دەدا ینی ئەم دەکارین بێژین دێدالۆس هەمان ئۆڤیدۆسە ئەو نەڕاستی لێ ئۆڤیدۆس نەکاری بۆ دێدالۆس بێ ئافرینێ ئیکارۆس بێ ئافرینێ هەگەر ئەو لە ئەکسیلێ نەمایە ینی ئەو چ شتێکی ژەمە ڕادەبێژێ چ شتێن ناخۆش چ شتێن کو مرۆڤ حەز ناکە گاوە ینی مرۆڤێکی هونەرمەند مرۆڤێکی ڕەسەن نویسکارێکی باش لە ژیانە خۆدا ڕوبڕوویەوی دەبێ دکارێ ئەو چ شتێ ناخۆش بەگەڕینە و بکا بە چ شتێکی پەر هونەری ئەو ئالیەکی ئەکسیلێ ئالیەکی دووربوونە و هەموو جار وە وسانینە ینی نەها هەم پشتی ڕ دەخوێنین ئەو بۆ ئۆڤیدۆس نەخۆش بووە ئەو لە ماڵباتی خۆ لە زارۆکی خۆ هەر کەسی لە وڵاتی خۆ دوور بووە لێ ئەو دووری ئەو دەرد ئەو ئێش ئەو کەلەنجار ئەو کریەکی کریە هونەر کریە ئافراندن مینا دێدالۆس کو کینگ مینۆس پادشا مینۆس ئەو دەرکرد ئەو ناو من گوت ئەو میتۆلۆژیە و ئەو لابرینت چێ کرد و ئەو چیرۆکە پەر باڵکێش و بەدەویە ئیکارۆس و ژیانە خۆ نویسان نەها پشتی ڕە ئەم قاڵ دەکەین لەسەر دەمین سەدەیە ناوین و لەسەر دەما نووشی دەگە لە مۆدێرنیشدا وسایان وسانینە پێشی ئەو قاڵاوی بکەم من گوت ئەکسیل چییە؟ ینی ڕیشەیە ئەکسیل ئەکسیلیۆم لە لاتیندا بە دوورخستن لێ من گوت پەیوە دیاسپۆرایژی پڕ دێتە کەلک وەرگرتن نەها لەسەر دیاسپۆرە داسپەر ینی بەرێ پڕ قدیب نەهاژی لە کوردەواری گاوازار بووم ئەو تۆ دەزانن تۆوێ گەنمێ ئاژی جۆ ئاژی هەرچی هەرزن کاوە مرۆڤ دەچان ئەو بڵاو دەکرد سپرێت بە ئینگلیزیانی بڵاوکردن و داسپۆرا ئاژی ینی لەوێ ڕاهاتیە کو مرۆڤ تۆوێ و جۆرە دەچینە ئەو هەر دەرێ دەچن هەر دەرێ دەمینێن نویسکارێکی بەناودەنگ کتێبێکی هەیە ناوێوی ئەتلەس ئەو دیاسپۆرا ئەتلەسێن دیاسپۆرایە ینی ئەو هەموو نەتەو و گەلێن جیاواز و لە درێژاییە چ دەبێژن دیرۆکێدا هاتن لە ماڵباتە خۆ لە وڵاتی خۆ دوورکەتنە نەخشەیوان کیشانە گاو مرۆ قاڵە دیاسپۆرای دەکات جارێ یەکەمی ئەو لەسەر جوهان هاتە بەکار هینان یەهودی ینی ئەو یەهودی لە جێروسلێم ئەو وڵاتی کونەها دیسان وەگەڕیانەوێ لەوێ بوونە ئەو دوور خستن چونە دیاسپۆرایە و دیاسپۆرا بە دیە مەزن ینی پەیوێکی تایبەتە بە یەهودیان پشتی ڕا پەر مرۆڤژوی کەڵک وەردەگرن ینی ئەم ناگاوە دەبێژن دیاسپۆرا تەنێ مەبەستیمە دیاسپۆرا یەهودیان نییە the Jewish people
دیاسپۆرای هەر کەسی، دیاسپۆرای گرێکان، ئەرمەنیان، دیاسپۆرای کوردان، تورکان، یعنی 100 ساڵە 19 تورکانیژی پرانیە تورکان، یعنی تورکێن گەنج، یعنی ئاخیرەن 100 ساڵە 19 ئەو لە پاریس و لە ئەوروپایە بوو و باندۆرێوانیشی مەزن هەبوو لەسەر شۆڕشا دەستوری مەشروتیەت لە تورکیەیە و دیاسپۆرای کوردانیژی ئەس ئیرۆ چێکی قاڵەویشی دەکەم لە ئیرۆ ئەس ئەو تشتی و ویلیام سافەر لە کتێبی خۆدا لە ئەتلەسە دیاسپۆرایە دەبێژێ ئەو کەمانی 5 شەرتان بۆ دیاسپۆرایە دادنێ، یعنی هەگەر گروپێکی مرۆڤان گەلێکی ئەتنیسیتەیەکی نەتەوەیەکی لە ماڵبات لە وڵاتی خۆ دوور دەخە ئەو یعنی دەچێتە سۆرگۆرێ دەچێتە ئەکسیلێ لێ ئەو هەموو کات هەموو گاوێ بورین ئەس نکارین ژوانڕە بێژین دیاسپۆرا. دیاسپۆرا گەرەک یعنی چەند شەرتێوی هەبێ، چەند گروپ بن یعنی بە هەورا بن، یەک کەس بە تەنێ نابێت، یعنی ئەگە هەر تەنێ کورد لە هەموو دنیا من بم و ئەسژی لە دێرێ بم ئەس دیاسپۆرا نیم، گەرەک ئەم گروپێک بن. پشتیرە ئەم گروپ گەرەک بێژن ئەو کوردن، هەگەر ئەم باز قاڵە دیاسپۆرای کورد بکەین بێژ ئەم کوردن، ئەس کوردم ئەم بە هەورا هەموو کوردین، ئەم دوور خستن لە وڵاتی خۆ و ئەم نەها لە ئەوروپا دەژین ئاژی لە وڵاتێکی دیگە دەژین، هێویەمە ئەوە ئەم خەبات دەکەین ئەم بەگەڕین وڵاتی خۆ و پشتیڕە بە ساڵێکی 2 ساڵ و 3 ساڵێژی مرۆڤ نابێ بە مرۆڤێن دیاسپۆرایی، گەرەک بە ساڵان جیلێکی 2 جیل نەفشێک 2 نەفش کاتی تێپەر بێ و ئەوجی پڕ زەحمەتە، یعنی نەها ئەس جیلا بخۆ یەکم، یعنی ئەس جیلا یەک گاوە دەبێژم، ئەس هاتم تەمەنێ من زێدە بوو هاتم سوێدێ، ئەس زێدەتری 30 ساڵە لە سوێد دژی، زارۆکێ من کولەور هاتنە دنێ ئەو جیلا دووهەمن نەفشا دووهەم گەلو ئەو مینا من کوردن نەبەڕاستی ئەو دەبێژن کوردن پڕژی کوردستانێ حەز دەکەن لە ئەو مینا من کوردی نەزانن چاوە ئەز میناوان سوێدی و ئینگلیزی و نەزانم ئاڵمانی و چی وسا دەزانن ئەوانژی مینا من کوردی نەزانن. هەگەر مرۆڤ بکاری بە زمان و تەقالی ڕێو ڕەسم و تایبەتمەندیên خۆ بپارێزە، ناچما دیاسپۆرایە یەهودی وسا بەناو دەنگ بوو ئەو بە ساڵان نەک 100 نەک 200 پشتی 1000 ساڵیژی فیزیکی 2000 ساڵیژی ئەوژە خۆرا دەکوتن ئەو جهونە ئەو یەهودینە و ئەو دخوازن بەگەرنە ماڵبات یعنی وڵاتی خۆ، یعنی ئەو مینا میتۆلۆژیەکی چێ دەکرد و هەر کەسی لەسەر زایۆنیزمێ دەخەبێتێ لەسەر ناسیۆنالیزمە یەهودی دەخەبێتێ ئەو دەزانێ باندۆرا بەگەڕینە وڵاتی ئیسرائیلێ چەندە گرنگ بووە بۆ مۆبیلیزاکردنێ جوهویان لە هەموو ئەوروپایە. دەزانن یعنی کارتێکەری ینی دیاسپۆرای لەسەروان زیادە بووە، یەدیش بوو بە زمانێوان لە دەربە و هیبرو یا عیبری زمانی بەرێوان پڕ کەم ڕەنگ بوو، یعنی حتا 100 ساڵە 19 پڕ کەم کەسما بوو کو بە عیبری بکاری بێ بخەبێتێ و لە ئەوروپایە 100 ساڵە 19 سەرەتای 100 ساڵە 20 چەند لێکۆلەنەرێن یەهودی لە باڵتیکە لە رووسیا لە پرانیان وڵاتن ئەوروپی ئەو بەری خۆدانە زمانی بەری خۆی هیبرو یا عیبری عیبرانی ئەو دیسان زیندیکردن، یعنی کەس هەبوون بن یەهودا بۆ نمونە 30 40 50 ساڵ هەموو عمری خۆ لەسەر بێ زمانێ کارکردن لەسەر تێکستن بەرێ لەسەر تاڵمودان لەسەر نویسێن بەرێ یەهودی بە ئیبری و دیسان زمان ئاواکردن اونها دەزانن ئیبری لە ئیسرائیل مینا زمانێکی ڕسمی هەیە و بەڕاستی زمانێکی ژنووە هاتە چێکردن ژنووە هاتە ئاواکردن و ئەو نەکارێکی ئاسانە. لەوما دیاسپۆرا یعنی گاوە ئەم دەبێژین ئەس دەبێژم ئەو پێی دیاسپۆرا تایبەتە بەوان و بڕاستیژی ئەو یعنی جهوو داهێنەرێ بێ پەیوێدا، یعنی لەسەروان پڕ ڕاستە. لەسەر کوردان پڕ زەحمەتە نها دیاسپۆرایەکی مە هەیە گەلو ئەو دیاسپۆرا یعنی 10 ساڵ 20 30 40 50 ساڵی پێشمەژی دەمێنێ ئەو بچێکی زەحمەتە مرۆڤ بزانێت. چما نها مثالێک نمونەیەکی پڕ باڵکێش هەیە، نزانن
سەد ساڵە 19 نیوەیە دوو هەما سەد ساڵە 19 1840 1850 نزیکی 1 میلیۆن مرۆڤێن سکاندیناوی نۆروێژی و دانمارکی و بەتایبەتی سویدی چوونە ئەمریکایە چوون ئەمریکیە و هەتا 50 ساڵان 6 ساڵان 70 ساڵان هەتا ساڵێن 1900 1920 1930 جیوا کە سویدیان لە ئەمریکایە پڕخورد بوو یعنی ئەو بە سەدان جوینێوان هەبوو کۆمبوونێوان هەبوو کەنیسەیەوان هەبوو ئەو گۆڤارێوان هەبوو نەها قەت شتێکی بە سویدی لە باوان نەمایە هەواڵێن منێ سوێدی هەنا دەبێژن 4-5 نەفشە بەرێوان ئەقربایەوان خزمێنوان چوونە ئەمریکایە ئەو نها بە ئینگلیزی تەنێدا ئاخبن و گاوە خزمێن دوورێوان دەچن دەبێژن پشتی پێش 6-7 نەفشان ئەم بە هەورا خزم بووین تەنێ مینە نۆستالژەیەکی بۆوان و دەزانن هەگەر لە باوە نێتفلیکس هەبێ یا فیلمێکی پڕ باڵکێشەیە لە 4 بەشاندا ئەو نویسکارێکی پڕ بە ناودەنگی سویدی بنێوی ویلهێلم موبەری نویساندیە بە ئینگلیزیش هەیە ئەو کتێب و 4 بەرگە ئەو کتێب لەسەر ئەو سوێدیên ku 100 ساڵە 1840 100 ساڵە 19 چوونە ئەمریکیە تەنێ سوێدی نەبوون پڕ بوون یعنی دانمارکی و سکاندیناوی برچێتی بوو لەبەر هەرچی خوارن چ شتێک نەما بوو ئەوان ڕاکردن چوونە چ دەبێژن ئەمریکایە 4 بەرگ لەسەروا کتێب نویساندیە سورگونی ڤەگەڕان و ژیان لەوێ لە ئەمریکا چاوا دەرباز دەبێ و چیتێکی باڵکێش ئەوە کو کەرەکتەرن سەرەکەیە vê romanê çarbergî li Surgunê demrin. Niha li ser Surgunê li ser edebê Surgunê pir xebat hatiye çêkirin. Selman Rushdî bû xwe dizanî ew misal nivîskarekî Surgunî ye. Lê Surgunê wî tiştekî dîke ye. Ew hîndî ye niha li İngilîzî ew mezin bû li İngilîsî nivîsandiye. Ew bi xwe vitar nivîsandiye û li kitêbê xwe ji te qala wî dika çawa Surgun çawa tarawga behna mirinê dida. Yani pir çîrok hene, pir çîrokên Kurd û roman hene. Ew yani tiştekî ecêb e. Karakterên serekeyê van li piştî re dêne mirin, dimirin. Yani ew mirov nizane bi rastî yani mebestekî nivîskar heye an jî li naxudaga, nahoşyariyê ve unconsciously surgun û diaspora û exîl be mirinê re hawmanaye. Yani manayekî wanî mîna hewdû heye. Piştî re ez çend nimûne didim. Niha em tenê berî xwe bidêne diaspora li ser Kurdan dê te bikarhanîn lê heger em bixwazîn pir yani be pênaseyên be pêberên diasporayê be krîteriyeyên diasporayê bawermend bin gerek dîsan hêdî sebir bikeyn dû nefşên dî rastî diasporaya Kurd çawa dimînin. Yani ne nefşê yekem nefşê dû sêyanî jî ji xwe re dibêjin ew Kurdin ew dixwazin vegerin Kurdistanê. Ez niha dibêjim bo xwe biçekî reşbînim çunkî niha başûrê Kurdistanê hatiye rizgarkirin ew nêzîkî 30 sala hen mirovê me ku vedegerin lê bi rastî ne zorin û ez dixwazim bêjim li 30 salên rabirdûyê de taybetî li hikûmetê Kurdî jî hebû li selatê Kurdî jî hebû ew jimareyên kesên ku li başûr hatine derve dîsan zêde bûye kem nebûye. Li ma dibînin diasporaya Kurdî erkekî dî yani bandorekî wî heye û piştî raz li nivîsandin de li nûsîn de biçekî qalavanî jî bikin çi dikin û çi kirdine û bandorê wan li ser edebiyata Kurdî çi bûye. Navbera ew qonaxên ciyawaz li dîrokê de
من قلت قواز بحثا أوفيدوس كير أو أغسطس كو أوفيدوس شاندا دربا أو كلاسيكا وصدين ناوراستي جي هنا وسردم مودرنو بيجي جي بوست مودرن از بيش قالوان دكا ام از باس أوفيدوس كير ديدالوس و إيكاروزي جي قد نها قاو أمبري خود دين سر صدين نيبين صدين تاري صدين رش چیزی بالکش هیا پرانین و سرن به سردمه قالا دورکتنی کم دکن جوان را دورکتن لأوروپای بتایبتی معنای که وسایوی تونه او پر بالکشه جمرا کو لسر زمان دخبتین باندور وی نیرین گرنگه هند زانن لسدین نابین دا لسدین رشتا لأوروپای زمان خوندن و نویساندن و زمان سرکه زمان زانست لاتین بود و لهر دره يعني للسويدي لاتين بو لفرنسا شي لإيطاليا شي لسوزان رحموا ولاتا لو ما إراسموس قاو أو دتشو لفي ولاتي رابو ولاتي كي دن أو بر غمي بيتو نبو يعني زماني بي بخلقي نبا خلق نبا جماور لي بإليت بروناك بيران بخوندوانان لاتين بو پروبلمی براسی پروبلمی بیتون نبود. نه هند زنان لأوروپا لزانینگی أوروپا پروژه که ناوی پروژه إراسموسا أو إراسموس يعني بيرانينا إراسموسا كو ويجاوي يعني لست سالن پازده دا دچو لوی ولاتي کی دی و نها لزانینگهن أوروپا لپروژه إراسموس دا مروین فندکارن یونانی گریکی دکارم بین سویده خوندکار سویدی دکاره بچیت فرانسه یعنی او دبیجن خوندکار و گوهارتن یعنی و دکارن خوندکاری که انگلیزی دیت باما مثلا زانگه اوبسالا یونیورسیتی اوبسالا هر سال خوندکارین لولاتن دن سالک 2 سال دمینن و سویدی جی دچن لولاتن دن سالک 2 سال دمینن او نشانه کی كل لسدين تاريدا لسدين نابين دا وصابويا لو ما بترار كشي وصابويا يعني او للرومي راد شويه ولاتن دين غني وان زياده نبو ليبين يجي وصابويا او نشان دا كو زمان هجر يعني او خوني بريم رو هند زانن برجا بابل او خون مرو خاصن زماني كي كان يك زمان لحمو دنيا هبه و پشتر خودی گفت اگر او یعنی بکار من یک زمان چکن او دین منیشی دگر یعنی دگنه کاری من دست بردن کاری خودشی او برچ هات رو خواندن و مرو یعنی هر دره بلاو بون و بون به چند زمان او جی میتولوژیه که لو ما هگه براستی یعنی مینا سده ناوین زمان زانست یک زمان با و لروشالات ناوینی جدا 100 ساله 8 9 دهان قاوة عربي باندورة كي برمزن هبو لسر هر دري يعني نویسکارین ایرانی مینا غزالی مینا فارابی مینا ابسینا مینا فارابی او به انگلیزی دنویسان بورن به عربی دنویساندن و همو مسلمانین تازه يعني نزمان تركي هبو فارسي براسي وفارسي نهام دبينين الناس تكين نبو وبرجي حصد كردن يعني تبري بعربي دنويسان بو إيراني بو ولاتي إيراني بو و يعني عربي باندوركي وصايبي هبو ويغاوي مرو هجر لإيران با آنجي لإراق با فرخم ندبو لشام با لمكة با أو بعربي دكاري بو بخوندوانان را يعني بیرو بوچونی خوب بگوهرین لأوروپا جی لاتین وصابو و بگاوه اکزیل تاراوگا آنجی سرگون معنی که پرس عجیب و غریبی بی تو نبو مینا کلاسیک لکلاسیک او زمان لحر درید جورگ بو و پر رو درد دکشان نها هون همو بهستنا لسر دانته
دانتێ ئەو ئالێگەری تشتێکی خۆش پێشم جوەرە هەگەر نزانم لە ناو کەسە بە سۆرانی بخوێنە 6-7 ساڵ بەرێ هەرسێک بەرگن کۆمێدیە ئێلاهی کۆمێدیە یەزدانی هانشی خودایی بە سۆرانی هاتە وەرگەڕاندن لە هەولێرێ هاتیە چاپکردن چاپێکی پەر خۆشک و تێکستێکی پەر باڵکێش یعنی ئەو کەسێک و کوردی باش دەنویسێنن کوردی سۆرانی یعنی کرمانجی ناوین ڕاستی ژەوێ کتێبێ پەر حەز دەکەن و یعنی من بۆ خۆ خۆند مینا تێکستێکی ئەجێبە تێکستی کلاسیک بە کوردی پڕ زمانێکی پارا خۆشک و هێوی دەکەم لە پێشە ڕۆژێدا ئەو بە کرمانجیشی بێتە بەرگەڕاندن چونکی ئەو یەک لە شاکارن عالەمی هەموو جیهانەیە کۆمێدیە ئێلاهی یا کۆمێدیە یەزدانی دیڤاین کۆمێدی دانتێژی دەزانن دانتێژ بێ کتێبێ لە سۆرگۆرێ نویساندێ دیسان گوت ئۆڤیدۆس بۆ کتێبێ مەزن لە سۆرگۆرێ نویساند دەدالۆس ئەو کتێبێ مەزن ئەو چیرۆکی مەزن ئیکارۆس لە سۆرگۆرێ نویساند ئەو میتۆلۆژی ئەوها دانتێژی وسا کرد یعنی دانتێژی لێ فەرقێکی پڕ باڵکێش هەیە ناوبەرە دانتێ و نویسکارن ئوروپیە سەردەما وی سەد ساڵە 13 و 14 و 15 دانتێ کەسێ یەکەمە لە ئیتالیایە بەڕاستی نەک بە لاتین بەلکی بە ئیتالی دەنویسینێ و نویساندنا بێ بەرهەمە مەزن دیرۆکی شاکار ماستەرپیس بە ئیتالی باندۆراوی لەسەر ڕێنسانس پشتێرا دەزانن یەک لە وڵاتێن کۆ ڕێنسانس زوو دەست پێ دەکا ئیتالیایە و مرۆڤ نکارێ بێژە دانتێ و نویسەنوی لەسەر بێک پرۆژەیە مەزن لەسەر بێ ڕوودانن مەزن باندۆڕێوی تو نەبووە هەبووی بڕاستی و پشتیشی نیگاوە لە 100 ساڵێن 19 و سەرەتای 100 ساڵە 20 ئەو ئیتالیا چێ دەبێ دەزانن گاریبالدی و مازینی کو ئیتالیای ڕزگار دەکەن دەبێژن شتێکی مەزن ئەوە هەمە ئیتالیا مینا وڵات ڕزگار کرد لەگەرەک ئیتالیای چێ بکەن مرۆڤین ئیتالی چێ بکەن و بۆ چێکردنا مرۆڤن ئیتالی مێنتالیتە و ناسیۆنالیسمێن ئیتالی ئەو کتێب باندۆرەوی پەر ئەجێب هەبوو یعنی ئەو کتێب بوو بە لێکسیکۆگراف یعنی لێکسیکۆن و وشەنامە و پەیونامەیە ئیتالیا ئەو 700 ساڵ باز بووە لێ مینا کەپیتاڵێکی مەزنج ئیتالیان ڕامایە گاوە ئەو بە ئیتالی ئەو نووسی ئینگلیزی تو نەبوو فڕانسی نەزێدە بوو ینی مگوت لاتین و 100 ساڵە 14 تا 16 ینی لە 100 ساڵە 16 دەبینە سێروانتس بسپانی دەنویسینێ ببورینە 1605 و ئاخیرەن 100 ساڵە 16 شێکسپیر بە ئینگلیزی دەنویسینێ 200 ساڵی پشتیڕە ئەو ئینگلیزی و پێشێرە فڕانسی زمانێن ئالمانیژی هێدی زمانێن لۆکاڵ چێ دەبن و باندۆرە لاتین نامینە و ئەوژی دەبێت لە سەردەما مۆدێرندا ینی پێشخانێک زەمینەیەک بەستێنێک بۆچی و سەرهەڵدانە سەردەما مۆدێرن و ناسیۆنالیزم و هۆویەت و ناسنامەیەن نو لەما دەبینن شاکارێکی مەزن کو لە سۆرگۆنێ هاتیە نویساندن بۆ چ دەبێژن بۆ ئیتالیا دەبێتە کاپیتاڵێکی وزا سەرمایەکی وسا مەزن چ شتێکی مرۆڤ لەسەر ینی دیڤاین کۆمێدی یا کۆمێدیە خودایی یەزدانی ئێزدایی دەکارێ پڕ باخبێ ینی ئەو بەهەشت و جەهەنەم و ینی ئینفێرنۆ و ئەو ئالیە
آلیگوریک آن تمثیلیاوی مبستاوی چیه و ئەبیناوی ئەبینا ینی خودێ چ دەبێژن لە کتێبێ دەهاتیە قاڵکردن بەگەڕاندن و باندۆرە ئیکسیلێ لەسەر بەسەرهاتن لە کۆمێدیا یەزدانی دێت قاڵکردن پڕ باڵکێشە مرۆڤ بڕاستی دەکارێت لەسەر دانتێ پڕ بئاخوێ ئەز نزانم پرۆبلێمێکی من ئەوە سەر چاوەکانی ئەس بە کرمانجی کەم نزانم چاوەکانی چ هەیە پشترە دەبێ مامۆستا سەیدۆ یان هەواڵێندن و لە ورن بێژن لەسەر چ چاوەکانیەکی مرۆڤ دەکارێ لێ هەگەر لە ئینترنێتشی مێزە بکەن لە ئینسیکلۆپێدیای بریتانیکایە ئۆنلاین هەیە و لەسەر دانتێ بچێکی بخوێنن یعنی چاوا کەسێکی میناوی بێ کارێ یا چ دەبێژن ئەدەبی باندۆرێکی وسا مەزن لەسەر زمانی ئیتالی چێ دەکات و ئەو ژمە کوردان ڕە پەر باڵکێش دەبێت و بزانین زمان کارکردێوی پشتی سەدان ساڵ چوا باڵکێشە نەها ئەو چەند نمونە من گوت ئەو هەموو ینی ئەکسیل بە مانایەوی کلاسیک بوو یعنی چی؟ یعنی کەسێک دەسەڵاتدارێک شایەک نویسکارێک ئینتەلێکتوێلێک لە باژارێ خۆ دوور دەخست دەگوت گەرێک تۆ بچی جاران دەکوشتن جارانژی دەناردن دەروێ وڵاتی چونکی کوشتن هەر نەهاسان بوو و نەها لە سەردەمێ مە بە تایبەتی لە ساڵە بیستاندا چی شتێکی دیکە هەیە ئەو ژوی ڕادەبێژن سورگونێک مرۆ بۆ خۆ حەز دەکات ینی بۆ خۆ حەز دەکات ئەمریکایی ئێرنست هێمینگوای نویسکارێکی مەزنی ئەمریکی خەڵاتی نۆبێل گرتیە یا گابریل گارسیا مارکێز نویسکاری کۆلۆمبیایی دیسان خەڵاتی نۆبێل گرتیە یا مارگۆس یۆسا نویسکاری پرۆیی کۆ ئەوژی ساڵی 2010 خەڵاتە نۆبێلێ کرد ئەو دێن لە فرانسا دادنیشن پۆل ئاستەر نویسکاری ئەمریکی چەند ساڵ بەرێ لە پاریسێ ینی کتێبن زۆر باشی خۆ لە پاریسێ دەنویسینن نەها پاریس ینی ئەو باژارێکی ئوروپی فرانسی باندۆرێکی ویە کولتوری ئینتەلێکچوێلی چەند سەد ساڵی بەرێ هەیە ینی پەر دەزانن شۆڕژان مەزن و پشتێرا ینی ئەو ئازادی ئەو نەریت کۆنەشۆپی ترادیسیۆنە ئازادی خوازیە ئەو دەبێژن قەحبەخانەیەن پاریسێ ئەو کورسیان بچوک بچوک مرۆڤ لە دەوری هەم دەنیشن بە هەورادا ڕۆ دەنیشن دەئاخبن ئەو باندۆرێکی وی هەیە ینی گاوە مرۆڤ ژیان نامەیە مەسەڵەن هێمینگوەی دەخوێنێ یانجی تیس ئێلیەت یا پاسۆس سکات فیتزجێرالد ئەو کەسێک و خەیام لە فارسی کردی ئینگلیزی ئەو دەچن لەوێ ینی ئافراندن دەکەن لێ ئەو نە ڕێیس سەرۆکۆماری ئەمریکیەوان مەجبور دەکا بچن ناو بخۆ دەچن حەز دەکەن لە پاریسی لەوما ئەو بەحسێکی دینە ینی پشتی ڕاز قاڵە جۆیسیشی دەکەم ساموئیل بێکێتیشی دەکەم ئەو لە ئینگلیسێ ینی لە ئینگلیزیشی ئازادی ینی بە ساڵانە لیبرتی ئازادی یەک لە وڵاتین مۆدرنە لەوێژی هەیە لێ ئەو لە دابلینێ نامینێ و ji دابلینێ پڕژی حەز دەکا دەچێت لە پاریسێ ئاڵی سست دەنویسینێ بێکێتیشی وستا دەچێت لە پاریسێ مامۆستایەتی دەکات مامۆستای ئینگلیزی دەکات و گاوە لە ئێرلەندێشە مامۆستایەتیە ینی فرانسی دەکات و نزانن ینی هەم جۆیس هەم بێکێت ئەو نویسکارن هەرە ناسکرینە لە سەردەمێ مەدا ئەو چییە؟ ئەوژی بڕاستی ینی لە سەد ساڵە 19دا ببورن بیستاندا 20th century دیاردەیەکی پڕ باڵکێشە مرۆڤ لە وڵاتی خۆ نامینن هەموو مرۆڤ هەندێک مرۆڤ و نەک هەر نویسکار
يعني دنيا وصادبه نها هون قاوة دياسبورا كردي ام ددن برخو بتشيكي للدياسبورا كردي تشيا صد سالا بيستان 1940 بهجهان لألمانيا او بر كريكار دخازن دچن تركيا ول كردستان تركيا هيزن كار كريكار ارزانن ودن المانيا بخبتن كار بكن يعني او درچونا جبو كار بو بريه اجي يعني لحرب دري هبويا نهم لحرب باجر كي دچن لاوروبايه شاركي مثلا توكيو كندا تورونتو تشاينا تاون بالانجليزي تشاينا تاون لسويد تشاينا تاون تونه ل تشاينا ريستوران برهنا بر يعني تشيني دن باجار كي دي دمينن او درناكرن يعني او مجبور بونا او بو يعني هوكاريكي ايكونوميه دن دخبتن ومزن دبن وشارك شي خورا آواده كان ونريتي خوش إرادة جرن ولناو هندري واندا نویسکار كردو نزانم تشيني وتشيجي تركان نزانم دياسبورا تركان بمليون ترك نزانم لألمانيا 3 مليون نزانم چند ومليون يجمي كردانش دبيجن 2 مليون كرد دربه هنا چند صد هزار كرد ما سوران لسويد وانجليز واوروبا هنا او بچيكي وان لسر سياسة هاتنا ل 20 سال بوريدا ولسات سالا بيستان دا 1950 دا وشستان جدا ومنا هزي كار دا هاتن او دياسبورايا نها نويسكارا لأوروبايا يعني بروبلمي وان تشتكي ديكي بروبلمي وان تاني حظ شخصية يعني او بخو حظك جويس او دبيجي ازلو كاريسي باشتر دنويسي چما بخوشي براسي رنگن كاري برسي بدا او تشكي بالكيشا لو ما من لسيرتاي قصي قلت او توري جبراتونيه ناو مدى نها كاكي ابراهيم سيدو ل سورغوني دجي اورمان جدي نويسيني ومن بخو بر اورمان نويسين كرت للسويد ناس دكم لاوروبا جي ناس دكم ومروف دكاري ناوروكا يعني نویسن بان راستی بخوینه و کارتیکری و باندورا سرگونی ببینه یعنی باش ببینه و دبی جاری و پوزیتیو جارانجی نگاتیو یعنی من بخو کریه لسر مثلا رومان اکسیل خبرتی من نویسان دما دبینم يعني او جوريك للنوستالجيا هي از بخوازم اقرم يعني او دهنگ حالوي نباش لهندي كيوان حالوان باشا يعني دخبتن لور او خونا آزاد بونا وانه او من قد لرومانوي سيكي تا رومانوي سيكي دي جواز نا برسيك هيا هگر مرو بخو بخوازي بچه هگر مرو مجبور ببچه ناچار ببچه جواز بزانن قاوة صدام حسين بو نویسکارین بناو دنگی عراقی دهات نه او قالوا او خائن بملتي خو بنتوي خو انجي خدمتكارن نتوي خو محمد اوزون خائن بو نا او نخاين بو خدمت اولاتي خو كرد ليه بوچونا تسلطدار تركيا او خائن بو يعني او شيء رقب بالتركي نويسان با بروبلم نبو اگر قال الرزقاريه كردان نكربا او خم ندكر او بحث جهه يعني نها ولاتي كي ديكتاتور توتاليترمينا ايراني او بحمو نويسكارين ايراني كل دربه دجي مثلا يك جوان هي ناوي شارنوش بارسپور نا الامريكا دجي دسالادارن ايراني قد جدي حزناك يعني نو خائنه يعني نویسکارن ایرانی کو بره لسه سالا بیستان لدربه دنویسان من چوابون مروب دکری لسروان پر باخوه و پیشتر از چند نمونه جوان را دادم لب اجبیر نکن بحثاوی هر دم هیا و هبویا نها چیش یکی کو پر بالکیشه لسر باندورا دیاسپورای سورگونه
مینا بەرێنینە ئەو تەکنۆلۆژی ئەم ینی نمونەیەکی پڕ باڵکێشن ئەم لە سورگونێ دەژین و سورگون ئەمە چاوایە کەکە ئیبراهیم لە پاریسێ ئەو پرۆژە چێکریە ئەس لە سویدێ پرۆفسۆر مایکل چاید لە ئەمریکایە ئەم هەموو هەوڕە کۆم بووینێ مرۆڤێنمە لە ڕۆژاوایە داخوین ینی 20 ساڵ بەرە تشتێکی واقعەت نەبوو ئەو ینی مانایە ینی سۆرگونی دەگۆڕێنێ بەڕاستی ئەم هەودوو دەبینێن ینی دەکارین و ساڵ بکەین ژە هەوڕا نکارین دەست بدەین بە هەوڕا لێ هەودوو دەبیهیسین ئەو چشتی کو ئەم دەبێژین گلۆبەلایزیشن ینی جیهان پڕ بچووک دەبێ ئەو هەموو جیهان دەبێت گوندێکی بچووک و بڕاستی ڕاستنە ینی بە نهات کلاب هاوس هەم بیستیە کلاب هاوس من نزانم چەندە ینی لە باکوردێنمێ باکوور هەیە نەها لێ کوردێنمێ باشوور و ڕۆژهەڵات بەتایبەتی من دوو جار چوم لە کلاب هاوس 200 کەس دێن ئەم بە هەوڕا داخوی و نەها لەسەر ئیرۆ دوو هەڵبژاردن بوو لە ئێرانە هەڵبژاردن لەسەر کۆماری پرێزیدنت چەند ڕۆژان ئەس دەشۆپان سەر کۆماری لە ئێرانە چاوە دەبێ لە کلاب هاوس 20,000 کەس یعنی ئەو چشتێکی خیاڵیە 20,000 کەس لە دوو هۆدەیەن کلاب هاوسی کۆم دەبوون و مرۆڤ ینی بە هەودوورا داخوین چەند کەس داخوین و ئەو دنیژی مەجاالێوان هەبوو دەستی خۆ هەڵێنن پرس بکەن و پرس بکەن نەها هەر 20,000 کەس خۆیان نەدەکاری بوون باخوبن لێ چشتێکی بسا عەجیب ینی 20,000 کەس لە تۆ گۆهداری دەکەن ئەو کەس ینی لە دەروێ وڵاتی بوون و مرۆڤ هەبوون لە ئێرانێژی ینی خەباتکارن هەمبەرێ حکوومەتی ئێرانێ لە ئێرانێ هاتنە سەر کلاب هاوسێ ئەو سۆسیال مێدیا و بە هەوڕا داخوین ئەو شتێکە کو مانایە سۆرگونێ دەهێنێتە گوهارتن بڕاستی ینی من گوت 100 ساڵ لە 19 هەنگاوە سویدی چوون ئەمریکایە ئەو 3 مەهان 4 مەهان 5 مەهان 6 مەهان دەگرت کۆنامەیەکی بشینن و گاوە ئۆڤیدۆز دە سۆرگونێ بوو قەت نامەژی تو نەبوو لە پۆست تو نەبوو نەها نامە نەحەوجەیە ئیمەیلیژی بچێکی کەون بووە نا هەواڵی من هەنە لە کوردستان ئیمەیلی خۆ چێک ناکەن و دەبێژن گاوە فەیسبوک هەیە مەسێنجەر هەیە ئیمەیل پڕ زەحمەتە ینی فاکسیژی نەمایەنەها ئەو نیشان دەدا و گلۆبەلایزیشن چ باندۆرێکی وێ ینی باڵکێش هەیە لەسەر پەیوەندیە مرۆڤان و خاص کاری مە هاسان دەکات ینی بەرە چ شتێکە بوو ناوی سنسۆر بوو لە تورکیا تو نەدەکاری مثلا کتێبی خۆ بۆ نمونە لە ئێرانێ کتێبی خۆ چاپ بکەیت نا کتێبی خۆ دەتەکەی PDF هەر کەس دەبینە نەها لە ئێرانێ و فیلتر دەکەن ئینتەرنێتی چیلێ پێشی بینە نەکارم بگرن چونکە ئەو بووە پێداویستیەک هەگەر چەند جاران لە چەند مەهەیە بۆریدا ساڵێن بۆریدا لە ئێرانە ئینتەرنێت قوتکردن لە هەر تشتێوان ڕادەوەستێ چکە لە ئێرانێژی ینی لە 8 میلیۆنان نەها نزیکی 30 میلیۆن خەڵک پەیوەندیەوانی ئینتەرنێتی ڕۆژانە هەیە تێلگرام هەیە چه هەیە و پڕ مرۆڤ ڕاستی بە ئالی ئابووریژی بەوی دژین ڕکلام دەکەن چ دەکەن کاوە ئەو هەیە ئەو کتێبێن PDFیژی هەنە و مرۆڤ دەکارن بخوێنن لەومان چشتێک بنێوی سەنسور و نزانم پەیامێمە ناگا و گەوە ئەس خورد بووم لە ئێرانێ لە زانگای لە ئونیڤەرسیتێ بوو ڕاستی ئەم پڕ جاران گیانی خۆ دەخستە خەتەرێ ترسیە ئەم دەچوون بەیانێک ئەلامەیەک نویسێک دەخستن ماڵ و پۆلیس دەکاری بوو ژمەڕە ینی تەقە بکەم بێنە کوشتن و بڕاستی ینی ئەزمونی منی شخصی دەبێژە هەواڵی مە هاتنە کوشتن کاوە ئەو ئێلامیە ینی بڵاو دەکردن ینی شتێوی سیاسی نەهاتوو گەرەک نییە ئەو ساڵکەیت ینی دەکاری بە ئینتەرنێتێ بشینی هەر دەرێ ئەو حیزبێن سیاسی کو لە وڵاتێن توتالیتێرن لە دەربە دەژین ڕۆژنامەیەوان ئۆنلاین هەیە ئەو باندۆراوی لەسەر ئەدەبیاتشی هەیە و چ شتێکی دنیژی هەیە لە سەردەما مۆدێرن نەها ئەس کوردم و سویدیشم ینی دووڵ سیتیزنشیپ پڕ خەڵکە ناس دەکەم
يعني هم وتنداش تركان همجي ألماني فرنسي و تركيشن يعني لحردو دري هنا أوجي يعني مروفدين دتشن براستي نها إيران ولايت كعجيبة ببي دستور إيراني قانون يعني مركز حكومة إيراني مروف جرك تاني إيراني بنكا دو مليتي بدو متنداشي بيها به ومن بر إيرانيان ناس تكم دو باسبورت من هي يكي سويدي أنجي إنجليزي ويكي إيراني كاودي بدا قرنا إيراني وباسبورتي خوي إيراني نشان داد كاودين السويدي وباسبورتي خوي السويدي نشان داد أوجي يعني تشتكي عجيبة برد تشتي وساقط تنبو و دياسبوراجي نها أو كردين ميكو مثلا كردين باشوري نقول چند 10,000 كردين مي باشور للسويدي لأوروبا دجين أو دين دچن بر يعني نها كورونا هرتش كيك دايا يعني 2 سال 3 سال بره از سال بابو 2 جار 3 جار دچم كردستان 4 5 جار وهر هفته فرينك انجي 2 فرين 3 4 بالفر راست تشي سليماني راست تشي هوليري او معناه دياسبورا وتشي دهته غهارتن ومروب هنا يعني نهاز ناس كم راستي دكتورين مي بناودن كان بزشك لسويدنا سال جاري كي ما هيك دتشن لزانجي لأونيفرسيتي سليماني درس ددن ودكرن يعني كاريواني لكردستان جا وبارج دقرن ودين لسويدن مالباتي وان هي ناقص وحمشه بقرن لو ما او حمود شش يعني دكارين هجر حمود الدنيا بوتا قندي كي بتشوف گوندێکی بچووکیشی بۆ هەموو دنیا يعني هم globalization هەیە هم globalization يعني هون لە 100 ساڵە تەنیاییە مارکزە دەزانن ماکاندۆ گوندێکی بچووکە نەها ماکاندۆ هەموو دنیایە و هەموو دنیێژی ماکاندۆیە و يعني چ دەبێژن بەرێ هەگە مرۆڤ بە پێ دەچوو بە کوشترێ دەچوو بە ئەسپێ دەچوو بە کەرێ دەچوو پشتڕە قەتار شەمەندەفەر نەزانم عەرەبانە فڕۆکە و مرۆڤ دەبێژن لە پێشە ڕۆژێدا نەها دەزانن یعنی پلان هەیە مرۆڤ بچێتە مەریخە یعنی ئەو تکنۆلۆژی باندۆری خۆ لەسەر هەر تشتی دەکات و دەزانن لە ئەدەبیاتێدا برانشێکە ساینس فیکشن مثلا ژول ڤێرن فرانسی نویسکار يعني وتشتن أولى من لما يجي ياخذ هذا قلنا هاي براس يعني لو تلفزيون راديو بري خيالها ونها هي دنجي أو دو رؤية أو دو دبينين وبنقول سوشيال ميديا يعني هر أو تشتن عم هورا دخل زوم أو بتشكي لا أو إمكانات النوع أو بوتا مرو يعني جوريك لترانسناشناليزم هي ومرو سنوران بحساني درباز دكا وقاوة سنوران بحساني درباز دكا يعني دا بيربرين كردان دا سالن هشتي زندان ديار بكري أسبر بيربريان دخوينم يعني فيلمي جي همي كردي لباكورا چامرو دربازي شامي دو وچقاز زحمتي دكشيني نها هجر آزادی هبه او پر حسانه يعني لو ما جواز دچم فنلندا لسويدرا و دچم نرويج و براسيجي تشوما يعني مينا او برو لشاركي دي شاركي دي لسويدرا لكالماري رقابرو دي كوبنهاجن شوبنهاغن برديكي در باز دبا يعني مينا شاركي تاني تشتك تليفون ده جوهرتن يعني تليفون يجي براسي نها يعني ابوني مني سويدي هي از لحد بيم باريس شيء يعني تليفون خو نابورم يعني خرجي جي هرمينا هوا هرتش مينا هوا او يعني درفتن كل لاوروبا تشبوه مخابرنا على اولاتن كو كرد لبدجين لعراق وايران وسوريا وتشتغل مصانعه لبيشرود حتما مصادم يعني مرو او ديكتاتوران نكارن بو حمو ميجو ديرو كا بيش روجندا يعني بري مروان بكرن مرو دينا آزاد بو براستي اوكي نها هند نويسكار هن دبيجن اكزيل معناوي تونه يعني از نويسكارم
سەرمایە من قەڵەمێ منە و نەها کامپیوتێریژی هەیە هەر دەری ئەس بچم ئەس هاوڵاتیەکی جیهانیم گلۆبڵ سیتیزن و ئەس وڵات چیە نویسکارڕە ئەس لە وڵاتی خۆشی غەریبم نویسکار دەبێژن ئەس کوردم لە کوردستانە غەریبم پشت ڕاست چەند نمونە دەدەم نویسکارێن ئێرانی هەنە دەبێژن ئەم لە ئەس لە ئەمریکایە ینی بەحنا ئازادیە دەکەم و ئەس بڕاستی باشتر دەنویسینم لەومە نویسکارێ ڕاستەقینە هەندێک دەبێژن باندۆرێکی سۆرگونێ تونەیە مثلا جیمس جۆیس من گوت جیمس جۆیس هەم دەزانن ئەو پڕ ژ دابلینە حەز دەکرد و هەند کەس دەبێژن هەگەر دابلین بێتە بەنداکردن یعنی بێتە خراپکردن لەسەر کتێبێن و لەسەر وەسفێن پێناسەیەن جۆیسێ لەسەر دابلینێ و مرۆڤ دەکارێت دیسان دابلینێ چێ بکە ریکانستراکت بکە یعنی ئەو ژ وڵاتی خۆ حەز دەکرد لێ پرانیە تەمەنی خۆ لە پاریسێمە و 3 جار بەگەڕێەوە دابلینێ و دەزانن ئالیسس هەمووی لەسەر دابلینێ یعنی هەر چش لە هوندری دابلینێ و 24 ساعت لێ بەرفرە 1000 لاپەڕە ئەو نمونەیەکی پڕ ئەجێبە و دەکرێت مرۆڤ لەسەروی بڕاستی بفکرە ئەو چییە یعنی تایبەتمەندیەکی مرۆڤ و ئەکسیل بۆ خۆ دەخوازێت دەچێتە ئەکسیلێ لێ ئافرینە دەبێتە ئەفرێندکارێکی مسا مینا جۆیس ئەو کتێبی مەزن پۆرترێت ئەو دە ئارتیست ئەز یانگ من ئەو بە سۆرانی هەیە ئەس پڕ کەیف خۆش دەبم گاوە ئەس نمونە دەدەم بە سۆرانی هەیە چونکی گاوە بەرهەمێن وسا خورد بە سۆرانی هەن بشێ هەندێک لە کوردێمە دەکارن بە سۆرانی بە زمانی خۆ بخوێنن و خوێندنەوە وان کتێبان بە سۆرانی و کارتێکەریەوی لەسەر نویساندنی مەژی ینی ئافراندنی مەژی دەبێت ئالیسس نەهاتونەیە لێ من دارەبەرێشی باوەڕم من گوت محەممەد ڕەمەزانی لە باژارێ بۆکانێ و بە ساڵانە لەسەروی دەخەبێتە و ئەس هێوی دەکەم پرۆژێکی ئەو کتێب بێتە چاپکردن من چەند بەشێوی بچووک دیتیە نەهاتیە چاپکردن دەستخەتێوی دیتیە بڕاستی کەک محەممەد کارێکی ئەجێ بکرێ و ویلیام فاکنێژ من گوت ئەو وەرگەڕاندیە لێ ئەس لە بەندا ویژ و دەزانم کەکە سەیدۆ من پشت ڕاستکە ئەس باوەڕم ئالیسس بە کرمانجی هەیە مراد کریە وەرگەریە کورمانجی لێ هەیە چاپ نەبووی ئەس باوەڕم کاوانە مر لەسەر دەخەبێت بەڵێ کاوانە مر من 2 ساڵ بەرێ خوند کە قەداندیە لێ نزانم هاتێ چاپکردن ئاژێ قەداندیە یان هەن بە شێوێ بەحساوی کرد لێ هەیە وەک پرتوک چاپ نەبووە ئەسەوی دەکەم چاپ ئەو پڕ چکە ئەجێب و نەها ینی لە جیمس جۆیستا پڕ ئەلوژن هەن دێدالۆس هەیە ینی دێدالۆس کارکتەرێکە و من گوت دێدالۆسێن ئۆڤیدوس ئاپراندیە چاوا لە ئەدەبیاتدا دێن ینی دیسان مینا ئەلوژن هەردەم مرۆڤ بەری خۆ دەداوە لەسەر دۆبلێنێژی من گوت لێ کەسێکی دن و لەژێر باندۆرە تەسیرە کارگەریە جۆیستایە مرۆڤ دەکارێت بێژە شاگردێویە ساموئێل بێکێت ئەو قازجێت جۆیس حەز دەکرد ئەو گوت یعنی ئەزی گەرەک میناوی بنویسینم و دەزانن لە ناوبەرە نویسنوان پڕ نزیکێتی هەیە و ینی نویسنوان پڕ باڵکێشن لەو ڕستەین ئینگلیزی نێزە بکەن I can't go on I'll go on ینی ئەس نکارم بەردەوام بم لێ ئەس دێ بەردەوام بم go on ینی بەردەوام بوون ینی دەوامدان ئەس نکارم لێ ئەس دێ بکەم ئەو بە پەیوان ڕادلیزە و دەزانن هەندێک بەرهەمێ خۆ نەتەنێ بە ئینگلیزی بەڵکو بە فڕانسی نویساندی و پشتێڕە کەس نکارێەوە هەم وەرگەڕێنە ئینگلیسی بۆ خۆ وەرگەڕاندی ینی ئەو لە چاوەڕانیە گۆدۆ waiting for گۆدۆ هەر کەس بەیستیە ئەو دەزانن لەسەروی ئەو قاز نویساندن هەیە ئەو مەبەستاوی گۆدۆیە گۆدۆ
یعنی گاد خودێ ئەو دەبێژن حەیران ئەس دەزانم گاد چییە خودێ چییە گۆدۆ تەنێ گۆدۆیە گۆدۆ ئەو نەخودێنەی گۆدۆ ئەو بڕاستیژی ماناوی ینی تو ماناوی تونەیە لێ گۆدۆ ینی بۆ کەسن ئەدەب دۆست ئەدەبێ حەز دەکەن مینە خودێ ناسکریە ینی ئەم لە بەندا گۆدۆێن ئەو چییە برۆ نزانێ چ شتێکی قەت نایە قەت ینی نها ئەو دوو کارکتێرن سەرەکە لە شانۆیە ویتینگ فۆر گۆدۆ لە بەندا گۆدۆیەدا ئەو هەر داخبن هەر داخبن هەردەم داخبن و جاران گاوە مرۆڤ بە نویسکی مێزەوی دەکا 5-6 لاپەرە 7 لاپەرە خاڵبەندی نوختەیەوی تونەیە و گاوە لە تئاترۆیەوانیژی شانۆیەوانیژی مرۆڤ هەیە لەسەر گوگل هون مێزە بکەن ینی ئەو مینە داخبن و ڕاستی پێیوی وان مینە ینی فۆنێمێکی درێژ خۆیان دەکات ئاژی مۆرفێمێکی درێژ یانجی پێیوێکی درێژ ڕستە دەبن بە دەنگێکی درێژ ئەو گاوە مرۆڤ بەری خۆ دەدا ئێکزیلێک و بۆ خۆ هەڵبژاردێ بۆ خۆ کوێ بێ دەرێ بۆ کوێ پاریسێ کە لە باندۆراوی هەبووە ئاژی نەبووە ڕاستی من نزانم کەس نزانێ لێ تەنێ ئەم چ شتێک دەزانن کو ئەو نویساندن ینی کاری هەر کەسی نییە هەگەر مرۆ لە ژانە بێکێتێ باش دەنێڕێ دەبینێ ژانە تایبەتاویژی دەزانن ئەو کیچێکی جۆیسی بێکێت پڕ حەز دەکرد ئاز مینە تێکستوال ڕیدەرێ تێکستان حەز دەکەم ئەو ژیانە تایبەتان نویسکاران باڵکێشێژە من ڕاژی زۆر کەسانڕە لێ ئەو نەزانانی چی بکە بێکێت ئەو کچ حەز نەدەکرد ینی بێکێت حەز نەدەکرد لە بەجۆی را ڕەفاقەتێوی هەبوو ینی دایلێمایەکی سەرزەنێشتانەیەکی وێ ئەجێب بوو ئەو هەموو چشت کۆم دەبن دەبێتە ئەوێ نویساندنێن کو ئەو ئافران و کابریل گارسیا مارکس ئەها کتێبێکی وی باڵکێش ئەو بووتە فیلمیژی هەم دەکارن مێزە بکەن No one writes to the colonel کەسێکیژی کۆلۆنێل یاژر سەرهەنگێڕا نامە نانویسینە ینی فیلم و کتێبیش گاوە مرۆڤ دەخوێنە سەرهەنگێکی کولۆمبیایی ئەو کتێبنە لە کولۆمبیا ئەو لە پاریس هاتیە نویسم و بەبێ زمانی خۆشک سپانی و پشت ڕابوتە ئینگلیزی و نزانم فرانسی و فارسی و ینی بە پرانێ زمانی دنیا هاتی وەرگەڕاندن دەزانین کۆلۆنێل کەسێکە تەقاعود خانەنشین بووە هەر ڕۆژ دەچێ بەرسیوە خانەنشینی خۆ بگرێت هەرێوی تونەیە و ئەو بە هاوژی ناخۆرە و کوڕێوان هاتیە کوشتن و دیکێکی وانیش هەیە دیک کەلەباب و ئەو ینی ژیانێکی پڕ باڵکێش پڕ لە خۆشی پڕ لە جوانی و پڕ لە چاوەڕوانی کەی بەرسی بدێ نان مەعاشی خانە نشینی من بێ هەر ڕۆژ دەریت بە کەشتی بە گەمی دێ ئەو دەچێ وێ دەرێ نەهاتی هەر ڕۆژ ناتی ئەو سەرهەنگێ مەقەت ناوەستێ ئەو نەگرنگە سەرهەنگ ناوەستێ گرنگ ئەوە مارکس لە سۆرگونێ بۆ خۆ دڵخواستی ئەو بەرهەمێ ئەزیم مەزن خوڵقاندیە و بڕاستیژی جارێک دەبێژە ئەو لە پاریسێ و قات ڕەحەت بوو هەگەر ئەو ڕەحەتیە پاریسێ نەبا دەبوو ئەو نەکاری بێ کتێبێ بنویسینە نویسکارێکی عێراقیژی نەجموەلی ئەوژی دەبێژە ینی ئێکزیل و وڵاتی خۆ بۆوی مینە هەوە جاران تو هەگەر ئازادیەتت نەبێت لە وڵاتی خۆ بنویسی ئەو مینە هون دەربەیە و دەروەژەی گاوە تو بخاریبی بنویسی ئەو مینە وڵاتێت هەیە ینی ئەو لۆرد بایرن ئەو شێرێکی بەناو دەنگێوی هەیە where the liberty is there is my country ئازادی لە هەر دەرێ بێ ئەو وڵاتی منە و بڕاستیژە ئەو گرنگە ینی مرۆڤێن نویسکار پڕ هەستیارن کاوە ئازادیێوان تونەیە دەچن لە وڵاتێکی کۆ ئازاد بن دەنویسینن و
تەنێ فەرقیوی هەیە گوت مەسەن هەمینگوای لە ئەمریکایەژی ئازاد بوو لێ دێ لە پاریسێ دەنویسینێ و مارکێزشی وسا و وارگاسیوساشی وسا وارگاسیوسا یعنی ئەو دەبێژێ دەبێت the time of the hero ئەو سەردەما لە هەنگانە پاڵەوانە و شەڕێ کاتدراڵ و ماڵا سەوز ئەو هەموو لە پاریسێ نویساندیە و دەزانن ئەوژی هەڵاتەنەوە بێدەگرت ئیدوار سەعید یعنی تشتێکی ئەو بە ئەسڵی خۆ میسری فلەستینی لە میسری هاتیە دنێ لە ئەمریکای مەزن بووە هەموو کارکتێری خۆچیە کردە مەسیحی نەک موسڵمان و دەزانن هۆگرێ فلەستینێ هەردەم دەزانن ئیسرائیلیان ژوی ڕادەگۆتن پرۆفسۆری تێرۆریست و ئەو دەزانن ژیاننامەی خۆشی نویساندیە ژیاننامەیەوی پڕباڵکێشە و ساڵێ بەرێ کتێبێک لەسەر ژیاناوی تیمۆتی ئەمریکیەک نویساندیە من هەموو کتێب نەخوێندێ هێشتا لێ ژیان ئیدوار سەعید بوو خۆ جۆرێکە لە باندۆرا ئەکسیل باندۆرا دیاسپۆرا و لە هەموو کتێبێنویدا قاڵاوی پرسێدێتەکردن و ئەو دەزانن نەک هەر ئەدیب و نویسکارێکی مەزنە موزیسیێنێکی مەزنیشە تەوریسێنێکی مەزنیشە خەباتکارێکی مەزنیشە ئەو مرد 2003 ساڵێ نەوەدی دوو جارە و هات سوێدە منەوە دیت یعنی دەچمە لێکچەرەوی جارێک لە ئوپسالایە جارێکشی لە ستۆکۆلمێ هەزاران کەس یعنی بەڕاستی جێ نەبوو لە ئاخری 2002 ساڵێکی بەرێ بێتە مرن لە سوێدێ بوو یعنی ئەو باوەڕێوی ئەوە کو جاران ئەکسیل بۆ ئەدەبیاتێ ئالیکارە و جاران نشینە ئالیکارە مینا من گوت ئەو ژی مینا هەر کەسی دەبێژێ ئەکسیل ئاژی سۆربۆن کاوە تۆ دوور دەکەوی لە وڵاتی خۆ لە دوور بە وڵاتی خۆ مێزە دەکەی حەزێک ji دەرات چێ دەبێ جۆرێک لە نوستالژیا ئەو دکارێ ئەو حەز ئەو نوستالژیا ببێ بە هەوێنە یعنی ئافراندنێ و نویسکارێکی پڕ بەناو دەنگ کو شۆپێ چ دەبێژن ئەکسیلێ و دیاسپۆرایە لەسەر ژیاناوی دێتە دیتن و لەسەروی خەبات هاتیەکردن نابۆکۆف ئەو کتێبێوی یا لە سفیل جەسەویاتی چێکردن بەناو دەنگ لۆلیتا لۆلیتاژی بووە سۆرانی ئەو هەر کتێبێکی بووێتە سۆرانی ئەس دەبێژم ژۆڕاوە هێویدارم لە پێشە ڕۆژێدا بە کورمانجیژی هەبە نابۆکۆف لە ماڵباتێکی پەر ئەریستۆکرات باوێوی لێنینگراد سنت پێترسبۆرگێ نەها لێنینگراد بەرێ ئەو سنت پێترسبۆرگێ بەرێ ئەو دەسەڵاتدار بوو و پشتێ شۆڕشی ئۆکتۆبرێ ئەو دێن بەدەرێ باوێوی پشتیڕا هەر لەوێ دەمینێت دێتە کوشتن ئەو گاوە نابۆکۆف گاوە زارۆک بوو یعنی چەند ساڵی 5-6 زمان دەزانی یعنی مامۆستایەوی لە زارۆکاتی هەبوو چکە من گۆتە ئەو ئەریستۆکرات و چش دەزانم لە ئینگلیزی ژیا لە کەمبریجێ دەرس خوێند پشتیڕا چۆ بەرلینێ بە ساڵان لە بەرلینێمە برایەکی وی بەدەست نازیان لە ئەڵمانی هاتە کوشتن و پشتیڕا دەچێتە ئەمریکای کتێبێکی وی چیرۆکێکی وی هەیە ناوی ماریایە ماریە ڕاستیژی ماریا یعنی جۆرێک لە ئۆتۆبیۆگرافیە کورتاویە ئەو ئۆتۆبیۆگرافی خۆشی نویساندیە سپیک مێمۆری یعنی بیرانین باخبە لە ماریا دامینە چیرۆکێک ئەو قاڵە ڕووسێک دەکات و لە بەرلینێ لە چەند ڕووسێن دەژین پشتی شۆڕشی ئۆکتۆبر هاتنە دەربە و نەها یەک ژوان لە بەندا هاوژینە خۆ ئەندەزگیرانی خۆ دۆستی خۆیە لە رووسیا ڕابێ و ئەو پڕ فانتزی دەکاگاوە بێ چی دەبێت چ نابێ نەها سبەی ئەو دێ
سبەی ئەو دێ بگاتە بەرلینێ ئەو ڕووس دەچێت لە شەمەندەپەرێ ئەو دۆستی خۆ بگرە ئەو دبینێ لە شەمەندەپەرێدا دۆستەوی هەیە ئەو دبینێ ناس دکا لێ دڵ ناکە ببینە بسا دەچێ خار دەچێ و وەندا دەبێت ینی ئەو ژی هەون دەکارن ینی تەفسیر بکەن بۆ خۆ خوێندنەوە هەبێ ئکسیل سۆرگۆن چ باندۆرێکی وی لەسەر ئەبینە هەیە ئەبین نامینە ینی تۆ حەز دەکەی مینا نۆستالژی ئەبینێتە بێ لێ ئەو ئەوین گەرێک لە وڵاتی خۆبا هەون دەزانن لۆلیتا و پرانیە خوێنەرێنوی کتێبێکی نەباشە دەبێژن ئەو پاڵەوان لە هەنگێ کتێبێ ئەو پێدۆفیلە چونکی لۆلیتا پڕ زارۆک ینی تەمەنێوی پڕ بچووکە ئەو ژی پیاوێکی مەزنە ژێوی حەز دەکەم ژێ لۆلیتایە لە هەندێک کەس دەبێژن ئەو لۆلیتا دەبێ ئەو قاس خۆشکە ئەو قاس جوانە ئەو قاس هەموو خۆشکن دنیا لە لۆلیتادا کۆبوونە و ئەو لە هەنگێن سەرەکەی کتێبێ ژێوی ئەو قاس حەز دەکا ئەو ئەنکانشسلی ناخودێگە لە ناوشیاریە ناوبکۆفتە ئەبی ناوی بە ڕوسیا بکرێ مرۆ بکارە بە خوێندنێکی وسا بکە نەها ناوبکۆف نەوەیەوی لەسەر یوتیوبێ هون مێزە بکەن لەسەر باوێ مەزنێ خۆ لەسەر کاڵێ خۆ داخبە و ئەو نەها ڕوسی نەزانێ ئەو چیشتێ من گوت دیاسپۆرە نەها نەوەیە چی دەبێژ ناوبکۆفێ نە دیاسپۆرای ڕوس ئەو ئەمریکیە و هەر لەسەر روسیا کارێ نوێژی تونەیە هیچ تونەیە بڕاستی ئەو سپیک مێمۆری بیرانین بە ئاخوە من ئەو خوند بڕاستی لەوما گاوم بڕۆ ئەو دەخوێنە ینی دەزانن ئەو گاوە لە ئەمریکا ینی پڕ بەناو دەنگ پڕ زەنگینیش دەبێت کتێبی پڕندێنە فرۆشتن لە هەموو ئەوروپایە پشترە بە هاوژینە خۆڕا دەبێژێ ئەم بچینە سویسێ و دەچێت لە سویسێ لە هۆتێلێکی دەمێنێت لەو چیایەن خۆشکن ئاڵپوانە لە مۆنڕۆی لە هۆتێل مۆنڕۆیە و هەر لەوێژی دەمرێت ینی کەسێکی کو بە گەنجی مەجبور دەبێ وڵاتی خۆ جێ بهێڵە و پشتی ڕا چونکی زمان دەزانی قەت پرۆبلێمێوی نەبوو بۆ زمانی قەت چکە بە ئینگلیزی دەنویسن و مایکل لە بامێ و ئینگلیزە ئەو از باوەڕم ناوبەکۆ بۆوی بینە هەر نویسکارێکی ئینگلیزیە مایکل نە ئینگلیزە مامۆستا یا ئینگلیزی زمان ناویە ئەس بین وەکو زمان بینە ئینگلیزە ئینگلیزی مەبەستێ من ئینگلیزی نەک ئینگلیس ببوورینە مایکل فام دەکەس دەبێژە یعنی ئینگلیزی بۆ ببینە زمانی دایکە هەو ئەگەر بخوێنێ ینی ئەو باوەڕم دەبێژە ئینگلیسی یا ناوبەکۆ بینە هەر کەسی دەکەێت لێ ئەوژی پرۆبلێما ینی نۆستالژیک بۆ ڕوسیایەوی هەبوو و لە بەرهەمێوی من گۆل لە ماریادا ڕنگ بەدەێت ببوورینەکە کە سوپاس کرد و من ڕاست کرد چەند نمونە لە دەوروبەرێمە چونکی ئەمنە پڕ ناوبەکۆ و چش ناس دەکەین لە ئێرانێ هەن نویسکار ئەحمەد شاملو ینی 20 ساڵ بەرە مرد لە تارانێ ئەو لە گاوە شۆڕشە ئیرانێ بوو ئەو لە ئەمریکای بوو و دژبەرێ شای ئیرانێ بوو و بڕاستیژی ئەو کەسێکی پڕ سێکولار کەسێکی ئاتێئیست ژیاناوی حەزکرێوی هەرچی شتێوی لێ وەگەڕیا ئێرانێ ئەو گوت پێیوێکیوی بەناودەنگ هەیە دەبێژێ ئەس نکارم لە دەربە بژیم چرایە من چرا لامپایە من ئێرانیە ئەس گەرەک لە ئێرانێ ببینم و ساژی کرد لە ئێرانێ ما و لەوێژی مرد ینی پرۆبلێمی پڕ بوون ئەو کەسێکی بوو شەراب و ئارەق پڕ حەز دەکرد هەون دەزانن لە ئێرانی ئیسلامی ئەو چخاس زەحمەتێوی هەبوون لەها لەسەروی پڕ فیلمێن دوکومنتەر بە فارسی هاتنە چێکردن یەک ژوان فیلمێن هەرە باش BBC فارسی ینی نیشاندا ئەو کەس و فارسی دەزانن دەکارن ژە مستەنەد دوکومنتەریە شاملو مێزە بکەن ئەو چاوە بەگەڕیا وڵاتی خۆ و خاز وڵاتی خۆ حەز دەکرد دەرفەت و ئیمکانێویژی هەبوو هەردەم لە ئەمریکا بمێنێ شار نوش پارسی پور
نویسکارێکی بەناو دەنگ ڕۆماننویسێکی باشی ئێرانیە بە ساڵان ما لە ئێرانێ یعنی تا 20 سال بەرێژە هەر لە ئێرانێ ما و زیندانێکی کشاند و بیرەبەری خۆی یان بیرانینە خۆشی نویسان پشتیرە ئەو دوو جار هاتە سویدێ وەگەڕیا ئێرانێ پشتیرە بڕاستی نەکاری لە ئێرانە ببینێ ینی ژیان سەخت نەها ئەو لە ئەمریکایە و گاوە چوو ئەمریکایە دەبێژە ئەس لە ئەمریکایە ینی بەڕێ ئینترنێتێ بە هاوڵاتیان خۆ لە پەیوەندیدایە و ڕۆمانی حەرەبیە ینی قەبە 700 لاپەڕی لە ئەمریکایە نویسان و ڕۆمان قالە دیرۆکە مۆدێرنا ئیرانە دیکە ماڵباتن سیاسی کو حیزبێن جیاجیانە تودە و کۆمونیست و مجاهد و ینی لە ماڵباتێکی پرانیên ئالیە سیاسی ئێرانی ینی نۆنەراتیە خۆ دەبینن و منیر و ڕەوانی پوریژی هەر لە ئێرانێ بوو لە دەما کۆمارە ئیسلامی ئەویش چەند ساڵ بەرە چوو ئەمریکایە ئەو نەها لە ئەمریکایە پەر کەیف خۆشە و باشتر دەنویسینە دەبێژە ئەس باشتر دەنویسین ڕۆیا حەکاکیانیشی وسایە لێرە هەون دەبینن ینی 4 نویسکاری ئێرانی یەک لە ئەمریکایە دەزەبرە ئیران دەبێژە ئەس نکارم بە دەرەوە بژین و سێی بە هەنە لە ئێرانە ڕادەچنە دەرێ لە دەربە باشتر دەنویسین دیسان هەگەر ئەس بخوازم بێژم تئۆری تونەیە ئەس دەبێت لە ئێرانێ باش بنویسینم ئاجی لە ئەمریکایە ئەو نمونە لە کەسێکی ڕاتا کەسێکی فەرق دەکەم ئەو شاملو من گوت I am from here my light is on here چرایە من لەبەر دەستوتی من اینجاییم چراغ من اینجا میسوزە ئەو شعرێکی ویە مینا شعر دەبێژ من شەهرنوش گوت ژن مونیروس دیشان ژن لە ئەمریکا دەژێنەها و ڕۆیاژی لە ئەمریکا دەژێن و پڕ گەنجیشە سایتێک هەیە بۆ کەسێک و حەز دەکەن ناوی هەنگ ئاوتە ناوی ئیران هەنگ ئاوت ئیران ئان یوتیوب ینی هەون دەکارن مێزە بکەن پڕ نویسکارن ئێرانی قاڵە ئەزمموی خۆ دەکەن لەسەر دیاسپۆرایە لەسەر ئەکسیلێ لەسەر سۆرگونێ نەها هەر کەسی کەکە محەممەد ناس دەکە محمد ئوزون هەگەر ئەم قاڵە دیاسپۆرایە دەکەین تیپیکل نویسکارێ مەیەک و لە دیاسپۆرایە بڕاستی خەبات کرد و چەند ڕۆمان نویساند و نەها لێکۆلەرێن دەربەی ڕۆژاوایی هەن مثلا کرۆین بروک دەبێژە هەگەر دیاسپۆرا نەبا هەگەر ینی سۆرگون نەبا کرمانجی پڕ زەحمەت بوو نەها مینە ئەو کرمانجی نەها لە بامە هەیە هەبوو ینی دەرفەتێکی مەزن لە دیاسپۆرایە چێ بوو بۆ کرمانجی بەتایبەتی لە سوێدێ ئەدەبیاتە سویدیە ینی برانشێکی وێ هەیە کارمێژە وسا بێژە برانشێکی شاخەیەکی لخێکی ئەدەبیاتە کوردی هەیە ژوێ دەبێژن ئێکۆلا سوێدێ ئەو نویسکارن کورد سوێدێ نویسان و پڕن ینی 20-30-40 نەها ئەو دەبێ مرۆڤ هەمووان حەز نەکە هەموو نویسکارن مەزن نەبن لێ 100 ساڵ دەهەیەن 80-90 و 2000انیش هەر بوون گۆوارێوان هەبوون بەربانگ نزانم گۆوارن فدراسیۆنا کوردان هەبوو نەهاژی کەم بووە و دەکارێ مرۆڤ فکر بکات چما کەم بووە گاوە باشوور ئازاد بوو دیاسپۆرای کوردی بچیەکی لاواز بوو و باندۆرا سیاسەتیش لەسەر دیاسپۆرایە کوردی هەیە کۆمەڵێن کوردی فدراسیۆنە کوردان لە دەروە وڵات ینی دابەش بوو ئالیگرن حیزبێکی بۆ خۆ چێکردن و ئالیگرن چەند حیزبێ دیکە بۆ خۆ چێکردن ئەو مخابن بچێکی دیاسپۆرایە کوردان لاواز کرد لێ محەممەد ئوزون ڕۆمانێن خۆ و چەند بەرهەمێن دنێ خۆ لە دیاسپۆرا یعنی دەکارن بێژ هەرچی و ئاپران لە دیاسپۆرایە بوو بڕاستی لە سۆرگونێ بوو و خەڵکێن دنیژێ هەنا ئەس حەوجێ ناکە ناویوان هەموو بەرم نەها لە سوێدە فرات هەیە فراجەوەری و نویسکارن بنێمەژی هەنا زۆرن ڕن ئەنجامێک لەوێ بەحسێ ئەوە
اکسیل سرگون دکاره معنای وی جواز و باندوری وی جواز لسرسنی ویسکارین جواز و شیوین جواز هبن بو کردان بتایبتی بو کرمانجان زاروی کرمانجی باکور دیاسپورا باندوری که پر ارینی هبوی هون دزانن لبشی هر گرینگ کردستانه که باکور بو حتی که سال 90 براستی درفتا وشان و آخافتن و نهاجی نه به معنای نیه درفت پرن باشتر دزانن هلو برچوایا لین 90 هم یعنی بچه که درفت آوابون او باندورا خبات و تکوشینا کردان او گوهارتنین پولیتیک جهانی ناوچهی هندری وصابو کو درفت جو زمان کردی را چه به روزنامه کردی کو پشتر دیسان نمان آزادی ولاد دهات چاپ کردن بری مانگانه پشتر هفتانه پشتر روزانه نه مخابن تونه انستیتویا کردی هندکاری کردی هبو هنکر کتاب چه بو پر چالاکی نه مخابن و کم بونو درفت کردان را زحمت بویا هون همو بهیز دو او دنیس هاته کشتن یعنی کردستان مینا احریمن و شیطان دینا خویاندن کردن باش و کردن خراب نا پرانی کردان خراب هم تزانن لباکر روش چواه لروجاوای کردستانی و درفتن که لده سال 1911 و چابون او درفتن مزنن زمان کردی را بریوانتونه بون براستی من ایرو تشتک دید احمد حسینی لسر فیسبوک خو کمبونیک لقامشلو چه کربون یعنی یکی تی روشن بیرن روجاوای کردستانه شه حلیم یوسف را خلاط چه کرن یعنی خلاط دانه حلیم یوسف من ایک جدا مزرینرین جواتا یا حرکه روشن بیرن روجاوای کردستانه بره لهندر لدربه چه بو نهال لهندره لقامشلو و رز گرتن لحلیم یوسف هنده بینن یعنی او باندورا اکسیل دیاسپورا کردی لسر زمان ماز تایبتی کرمانجی هر ارینی بویا و سورانیش براستی و صابو چونکه سورانی دزانن درفت باشور هر دم هبویا لی سالن هشتی درفت سیاسی تونبو و رومان نودی جی تایبتی هشتی کن رومان باش دربه کردستان دهات نچاپ کرن پشتی نودی را دزانن نودو یک را پرین هرچی جدهات گوهارتن نها ناوندا چاپ منیا کردی به سورانی بچه کشی به کرمانجی لدهو که یک دو بشانخانی باشه نه لید نبه الفبه لاتین وکو به الفبه عربی آرامی دینا چاپ کرن و دکارین بیجین دیاسپورای کردی اکسیلا کردی لسر پرانی نویسکارن کرد کل در و دجیان باندوره کی بی ارینی هم نها اسپاسی و دکم و از آماده ما هگر آخافتن و پرسو لدوانه به هبه از گهداری بکم و بشتر بحثا گلک سپاس گلک سپاس ماموسته دست خوش ماندینه به براستی بابته که گلک خوش بود جبو کسین که لیتراتورال سر دیاسپورای و مکانان ناس دکنش خواه هم بیرهانینه که گلکی باش بود گلک خوندنی مکن بگون تاوجی بیره مگانینه و پر خوش بود او مدلين سفير وموديلا كوين وفيشر كو وقت بردوامية وينه بشتي نودو يكي وانج صاري دو حزارات قلت تشتيزي ذكرن ومناقشة قلكي خوشن جبركو بيناسيا دياسبورا يبخوا دورة كدريج بو جيه مناقشة يعني چه دياسبورا چه نه دياسبورا تبخوجي تبارك شانسر كسيكو بمجبوري ديشن وكسيكو بدلي خودشن دیمرو وانش دو جدا بکه البته گلو جیمز جویس دیاسپورا بو یعنی کسی که سرگم بو ساموئل بکت کسی که سرگم بو کافکا دگل کل ولاتی خوبو با آلمانی دنویسان اوجی سرگمیه که نافخویی دجیا شوان پرورد گود زوره مرو ولاتی خود بندست به زوره یعنی مرو دکاره همو تگاهان به هفدو گریبده به کرمانجی تنه خباتک هه جدر به چرچوه اکادمیک تا من لسر کردیم باکوری تنه لکولینک دیت برنها چند سالان زنگاه روانی میجیب ایلگالی علیوه کر
سینم özen xebatek çekir. Ser Kurdên Kuşbakur hatine û Normandiyayê yetişîn. Çawa mirov dikare pênasiya wê bike ez wan referansiyên ser diasporayê ji wê xebata wê nasûz dikim pirê de ji derve. û di nava wêjeya kurmanî de jî tenê pirtûkek heye, pirtûka Yaqûb Tirermenî ku ew xwe jî ji mecbûrî hate sürgûnkirin. Yaqûb Tirermenî û Renas Jiyan û Rojîn Xewn ji ber ku bi Kurdî dinivîsandin hatin sürgûnkirin. Çû ewşandin welatên Yozgatê û Rîzeyê û Orduyê deverên wiha. Li wê derê sê çar salan mecbûrî man li ser sürgûniyê fikirîn, li ser rewşa xwe fikirîn Yaqûb Tirermenî li wê derê ferhenga sürgûnê nivîsand. Ev nivîskarên ku hate behsa wan dikir, wî jî gelekî behsa wan kiriye. Xwestiye fam bike ku nivîskarên Kurd jî îro ji mîna wan çawa derdikevin sürgûniyê û sürgûnî çi bandorê li wan dike. Lê elbet ev hemû hestiyariyên li ser sürgûniyê ne. Ya rastî te pir xweş balkişan ser malata ba te got wek ew nivîskarên Îranî jî ku te got yanî her dera ku ez lê azad bim ew derwelatê min e ji bo edebiyatê em bêjin ji edebiyat here welat tune yani meskenê wê tune mekanê wê tune çima ji ber ku nivîskarek li welatekî dijî tê xwendin ew ku derê binivîsîne jî ne mihîm e. Gavek tu dipeyî hate bîra min ku min Dostoyevskî li Mêrdînê xwendibû, Victor Hugo li Diyarbekirê xwendibû, Steinbeck li Stenbolê xwendibû û James Joyce li Parîsê xwendibû. Yani bifikre ji bo min evana ji ku ne li ku derê nivîsandine ne ew qasî kirîng e. Çima ji ber ku ew ji bo min nivîskarekin û ez biçim kîja welatî jî ew ê jî min re werbî welatî. Hingê edebiyat asıl bêwelatî ye. Wê rojê min peyveke xweş bi îngilîzî dît li ser dokumenterekê û ji rê digot landless. Ew landless pir kefamî jî hatin goya ev çi pêrek xweş e mesela bêwelatîbûn bê mirov çawa kare bi nav pênase bike bi rastî edebiyat milkekî bêwelat e. Em bibûre niha fîlmekî Kurdî li başûr çêdibe navê wî bêwelatî ye. Aynen belkî mijbûr dîtibe. Kê tê de dilîst hunermenda me ya navber Xanî tê de dilîst. Hanî Hanî erê Hanî tê de. Goranîbêje sinêye niha li Berlînê dijî. Aynen. Ew ecêbe kiça wîşî yanî dayîk û kız bi hev re dilîzin li bêwelatî de. Wê derê bîra me de mabû. Yani pêvek wiha xweş bû ser bêwelatîbûnê û dizanim ku niha Engîn Sûstam ew jî mamosteyekî zanîngeha Kurdî online Engîn Sûstam û çend hevalên xwe jî li Berlînê ew jî niha ez dibêjim qe ekspozisyonekê vedikin, pêşengehekê vedikin bi navê bêwelatîbûn. Ew jî li wê derê têdî îro ji xweşan ser komameya mamosteyan jî danasînave. Yani têgeheke wiha ye ku nava edebiyatê de ji berê de heye te pir xweş ew dîrokçeya wê te pir xweş bi zeralî te nîşan da ji Homeros heta bi Joyce heta bi Mehmet Uzun ku îro ji mixabin yani Mehmet Uzun ji destî ji Kîseyê Kurdan çû karî bi gelek tiştên baştir jî dikire. Lê Kurd îro ji milletekî wiha ne ku her çend diaspora nebû berruhê wan weke cihûyan lê dîsa jî van sîçil salên dawîn Kurdan êdî diaspora nas kir hêd nava xwe de dane werivandine da ku bikin haveynekî edebiyatê tenê ji derfetên diasporayê yani ji derfetên derveyê welê îstîfade kirin û edebiyat û ziman ava kirin lêbelê hê diaspora ya jî ew derketîbûn ji wan re nebûye haveynê avakirina welatê avakirina wêjeyekê ku weke cihûyan mirov karibe behs bike. Ji ber ku hê diaspora karakterîze nebûye bi temamî cem Kurdan tenê weke alîkar weke derfetên azadiyê mirov dikare pênase bike. İcazeyê niha dorê bidim hevalan kesê ku dixwazin tişna bibêjin bila kerem kina mamoste tengezer dibêje destê min nayê hildan em ê destê te hildin mamoste kerem mamoste tengezerê malînî fermo kerem bike. Êvar baş li ser vê babeta gelekî giring. Rastî pir giring. Ha ez ixtiyar bûme. Baş. Baş êvar baş gelekî spas bo vê xwendina gelekî biçekî bilez û bes lê têr û tesellî jî têra wê hat. Bi rastî babetek pir giring e û kesek jî nemaye ku pê têkildar nebûye. Yani yel Hindir û jî yel derve jî taybetî Kurd û Kurdistan. Yani her yekî ku Kurd ji dayîk
وەکو سیاست مەدار هاتیە دنیای هێژ دیاخۆ دەبێ و وەکو نویسکار وەختاکو نویسکار بێ ئەوژی وەکو یەکی لە سۆڵگونەیەک و ژبەرتم ئەو سنسۆر لە سەروی هەیە وەختاکو سنسۆر سەرەکی هەبێ ڕەحەیەکی بکێمایی دێ تاراوگەهێ دەیە دێ کۆچبەریە دەیە ji bo têgeha eksîlê koçberî bê şextî bê ew ez behwel dikim yek dikarê bi gelek şêweyan behs bike behsa we behsa bêwelatî kir ya nîman Slan tê bîra min sala 2000 me şanoyek min û yekî derhênerekî Holandî navê wê jî nîman Slan bû yanî bêwelatî yan jî ne welatê tu kesî hingî jiyana 20 kesê penaber bû şanoyek ew jî gelek cara dida xuya kirin ku kesê penaber çiqas dikarê xwe di hinderwê her tevgereka edebiyatê de bilivênî ji wan jî şano xwe jî yanî piştî ku me nivîsî jî ez xwe jî yek pê lêsî lê ez behsa tiştekî dî bikim edebiyata ya koçberiyê yan jî ya eksîlê bi rastî ji zû hebû lê cenga cîhaniya duwem دەستنیشان کرد ئەو ئەدەبیات گەلێکی دەستنیشان کرد وەختا و تایبەتی ئەدەبیاتێ یعنی ئەدەبیاتزانەی مەزن وەکە کۆرتۆخۆلسکی و هاتە سوێدێ نێلی زاکس و هاتە سوێدی و بوو نویسکارێکە ئەڵمانی سوێدی و خەلاتە نۆبل 66 وەرگرت و ناوی چییە ئەvê شانۆگەرت بەرتۆلد برێشت و پاول سێلان شخوا باشترین هەلبەستا خۆیان تۆ دەستفۆگە یعنی خەتات ناوبەلا مردنێ و ژیانێ دەیاک و ئەزێ لەسەر بەحس بکەم هەلبەستا ساڵا بیستایە و بهترین هەلبەست بهترین لێکۆلین لەسەر بووە ئەز نزانم چ کتێب وەکە هەلبەستا تۆ دەستفۆگە یان ژیان فۆگا مردنێ یانجی دەرزا مردنێ نۆتن مردنێ بهرحال هەیە ئەس بەهوەڕ ناکەم و لە کولین و وەکە کول سەروێ هەلبەستە چێ بوو بن لەسەر ت پردووکە دنیای دەکو چێ بوو بن ئەو هەلبەستە هەوڵ سێلان یعنی ئەف پەنابەری بڕاستی gelek xaladê xuya kirin min dixwest ji kek Haşim taybetmendiyên edebiyata tarawgehê hinekî bizanim ji ber ew gelkî giring in Almanan gelekî destnîşan kirin Almanan yek ji destnîşankirinê wa bi taybetî yê ku cihûna yek destnîşankirinê wa ku zimanê wan ne zimanekî gelekî bihêz bi Almanî bû lê zimanekî pir dagirtî bû bê kultur û jiyan û tradisyona wa yanî wexta ku ez behsa tۆ destfûgê bikim yan jî behsa rozê Awslanda bike ji bo kovîna hatiye bo kovîna ku niha li wê ye wexta ku behsa şîrê reş dike û helwiha Pawel Selan jî behsa şîrê reş dike li vegerê yanî paşmayên cihûa wan ew rewşa Holocaust û rewşa Auschwitz wa ku tê de yanî pir gelekî giring bû heta nêlê Zaks jî di helbestê xwe de wexta ku helbesta wê İsraîl wexta ku yek dixwînî yek dizanê ew nostaljiya ku te behs kirî yanî ew taybetmendiyeke pir giring e te behsa nostaljiyê bêguman kirkekê Haşim lê taybetmendiyeke pir giring e bi edebiyata eksîlê yan jî ya koçberiyê û tarawgehê hineke dî hene mesela ziman weke min got zimanekî belkî nebihêz bê bikê mesî di Almanyada ez behs dikim nebihêz bê lê zimanekî dagirtî bû zimanekî epistemolojî tê de pir pir xurt bû ev xisleteke dî bû jî teorî li berin ku teoriyê yanî hê jî pirs dikin eya teorî heye ya nîna mesela doşek Manfred dibêjê dibê teoriya edebiyata eksîlê heye û di nivîsên gelek Almana jî nivîsandiye bi rastî eger yanî weşanxaneya Metzger ya ku ji Unîversîteta Göttingenê wara di nivîsê gelek babet li ser wê nivîsana têzene hêne belkî nebûne teorî têzene ku bibne teorî li ser wê yanî ya ew eksîla lîteratûra eksîlê guftûgo tê de gelekin û danûstandin heye min dixwest ez wê xisletê bizanim wan xisletê yê di Kurdî de mesela tiştek heye ez ê wekû nimûneyekê bêjim carekê min şevek bi Patrick Cristiano re helbestvanekî Michael vê de ye helbestvanekî yê kolana ye street poet yê New Yorkê ye helbesteke wî yeke gelekî biçûçke carekê Hillary Clinton $3000 helbesteke wê biçûçik li ser
کۆلانا نیویۆرکێکەکەی مەشەڤک بە هەڤڕەچێ کرد تێبیرا من پرسەکەژی مکرد وی بخوا گوت ئاو گوتێ ئەف چەند ساڵات لە ئەڵمانیایی مگو ئەس بوو هەنگی 15 ساڵا بوو کوماکە مگو ئەف 15 ساڵا گوا و گۆ هێ ئەو ئێشا وڵات بتەرەیە الوڵاتی ئەف پرسەژی مکردن ئێشا وڵات مەڵێ دەما کو ڕەوشا وڵاتی مەبەستامش وێدێ دەما ڕەوشا وڵاتولۆ چەوساندن تێدا هەبێ نە ئازادی تێدا هەبێ نەخۆشبوون تێدا هەبێ وڵاتەیەکی هەبێ یان نەبێ بەس وەختا کو نە ئازادی تێدا هەبێ نەخۆشی تێدا هەبێ چژ ئالی ئابووریەوە هەر یەک پێدەحسێ و لێ دەرڤژی ئەو نوستەجیایەکی یەک دوێ ژیانی دەیە ئەس نزانم نویسکارەی کورد تا بێگۆمان ئەس بەهوەر دەکەم قال کردیان نا لێ هەر نویسکارێکی کوردیێل تاراوگەهێ ژ تەکنیک و هونەر تەکنیک و هونەریە ئەدەبیاتە ئۆڵپی فێدە کریە ینی مەتمامە چشە یە فەڕەنسی بێن یان یەک و هەلبەستت نویسە یەک وەرخنەیە نویسە مەژێ سوود وەرگرتیە چ دڵیا وەرگەڕانێ چ زمانی دیرەکت دەبێ ینی the first language چ دوێ زمانێ مەسوود وەرگرتیە لێتا چڵە دەیێ مە بخوا ئافراندنك ژێ لیتەراتۆرا ئەکسیلەرەکردە ئەو جهێ پرسەیە و بەلکی لەسەر وێ ئاخافتن هاتەبانەکردن ئەس بەهوەر دەکەم ئەو مەسەرەتەی جیمز جویس ئۆلسێس و یێدی و سامۆئێل پێکێت و هەمە هەمی نویسکارن دانتێ بەخۆشی وەکەتە بەحس کرد ئەو دهێندەروێ تاریخە یانجی دیرۆکە ئەدەبیاتە تاراوگەهێدا بەڕاستی ئەو تێ خوێندن و ئەو گەلێکی گرنگە لێ لەڤێدێ ئەس بەهوەر دەکەم گرنگیاوێ ji بۆی ماکومەژێ سوود بهترژی بێگومان مەسوود وەرگرت لێ بهترژی مەسوود وەرگرت بانە خصلەتن ئەدەبیاتە ئەکسیلێ سەدەمن نەهێزبوونا کوردان ئەدەبیاتە ئەکسیلێدا و یانجی نەئاڤەکردنا ئەتمۆسفێرەکێک و ئەدەبیاتە ئەکسیلێژە دەرکەوێ و سپاس کەلێکی بۆ وەجارەکەدی سپاس مامۆستا تەنگەزار ینی بێگومان ئەو چیشتن تو دەبێژی هەموو بەحسن پڕ گرنگن مرۆڤ دەکاری لەسەروان ینی باخەبێ مخابن لێکۆڵینن برد لەسەر ئەو مژاران کەمن ئەگەر ئەس بۆ خۆ بێژم ینی ئەو تشتێن گشتی دەبن جێنەڕاڵ ئەوژی نەز پڕ باشە نەز نەکارم بێژم مثلا ڕۆمان ئین کوردیەن دیاسپۆرایە ئەو تایبەتمەندیە وانە ینی من بچێک خەبەتیمە لەسەروی لێ ئەو بچێک کۆم بووە ناوشتی تازە هاتیە و پشتی ڕا گا مرۆڤ دەرسێک دەدا ینی بۆ خوێندکاران ئەو بۆ بەحساوی دەکە ئەو پڕ گرنگە ئالیەن ویە جیهانی و تۆریک بزانبە و پشتی ڕا محاولە بکە تێ بکۆشە ئەو ئالیەن گشتی لەسەر ئالیەن لۆکاڵ ینی دەبەری خۆ ینی دکار بینە ئەم نکارین ینی دیاسپۆرە تەنێکی کوردان نییە مەگەرە بزانی کەسین دنە ئەمژی لەسەر مەش باندۆڕەوی هەبووە لێ گاوە ئەس دەبێژم تۆری تونەیە ئەو بێ مانایە نییە و خەبات نهاتیەکردن بەرسیوێک کۆنکرێت تونەیە و نەکاریژە هەبە ناون کەسێن کو بە ئەدەبیاتە کلاسیکە پارسی شارەزایەتیوان هەیە دوو شاعرێن هەر مەزن لە ئەدەبیاتە کلاسیک پارسی هەن سەعدی و حافز و ئەو نەتەنیار ئێرانی نین بەڕاستی سەعدی 100 ساڵە سێزدانە و حافزی 100 ساڵە چاردانە و هەردوو پڕ باش تێرە ناسکردن لە دنیایانی هەر زانینگەیەک ئونیڤرسیتەیەکی ڕۆژاوایی بچی پێشە فارسیێوان ینی حافزێوان هەیە و سەعدیوان سەعدی دەبێژن مامۆستای پەیو ئوستاد اللغة و حافزیژی دەبڵن لسان الغەیب ینی ئەو قاز گرنگن بەڕاستی و بە ئینگلیزی بە سوێدی هەموو وەرگەڕێنوان هەیە نها ژیان ئەو دوو کەس پڕ باڵکێشە سەعدی هەموو عمری خۆ هەر لە گەڕان بووە ینی کوێ هەر دەرێ مەککە دوو جار بە پێ نزانم بلاد و شام حتا چینە چوویە و قەت لە پەسنا باژێڕێ خۆ کە شیرازە یەک دێڕژی نەنویساندی قەت نۆستالژیەوی تو نەبووە ئۆ شیراز نزانیت حافز لە شیرازێ هاتێ دنێ و لە شیرازێ مرد
وقد شيراز جنهشت يك سفرجي نكر لهر كس بيجيكي حافظ دخوينه حوي جرينا او خدايا حافظ شيراز من بباريزا يعني شيراز چند خوشا شرحي وي چند سيرة يعني او نشان دا كسي كو هر دم قريايا غريبي ديتيه بس صالان لدربه باجار خمايا حيت باندوركي لسروينيه شيراز لكسي كحمو عمري خول شيراز مايا او قاصد نالينا او نمونيكي هر باش كلاسيكا كو مرو نزاني براستي باندورا اكزيل لدربمان تو بخوب هالبجيري آجي مجبوري به لسر مروي كي تشير او مينا اويا حمو مروان ج تكست ادبي حزدك اللي حمو مروان نا اديب ونويسكار برن اللي حمو نويسكار نسر كتينا يعني قاوة شكسبير دنويسان يعني مثلا صالة آخر صالة 15 16 كريستوفر مارلوجي هبو أوجي باش دنويسان ليه چندی کسی دیگه هم یعنی قوام رو تاریخ ادبیات انگلیسی دبینه BC او ویگاوش او خاص انگلیسی دنویسان دنزانی یعنی باندور او چیه یعنی او ذات تالنت نزانم استعداد قریها هزار نیوجی براد کاریم رو بیجه دیاسپورا اکسیلی جی وصای نها توری لسروی گواز دبیجم تونه یعنی کس نابیجه هگر تو بچه داری باش دنویسینی تو اگر لهندر بی باش دنویسینی او خط برسی بی تونه نه هنده کار هم مثلا دولوس او گوتاری او دو فرانسیه پر ناودار و توریسین مزنن کتابی که بچو که وان هی نوی ماینر لیترچره ماینر یعنی او به سویدی هاتی ورگراندن میندره لیتراتور یعنی ادبی بچوک لو بچوك معناه ويني يعني كم نرخ او بيجي مينور امجرد بيجي مينور بالفرنسي بكرمانجي جنب بيجي مينور مينور اها يعني كرمانجي او باشا بر بيوان مينا خور دغري لا اصلي كرمانجي فرنسياش كرمانجي اندزيا دبي ليه او قال كافكا دكا زانن كافكا باصلي خو تشيكي والماني براسي نزماني اصلا به آلمانی دنویسینه او گاوا دولوز و گوتاری یعنی قالا پخشان نویسینه کافکا دکن دبیجنه و ماینر لیترچره ادبی که پر ساده سیمپل یعنی پی بینوی نزحمته تز ایزی چما يعني ليه او نابج حركز لدربه بالنص او ايزيا نعم مثلا من قال ادوار سعيدي كده ادوار سعيد كتابه وي بيجنرز ميزه بكن يعني او پر زحمته براس يعني بيبي زحمته او مرود دبيجا فيجا او كتاب دنسي جوجل تنبو اللي يعني اونلاين ديكشنري او دانشتيا سينونيمز هو معناهم يعني بيبي دح معناه بيها ودا ترمينولوجيا موسيقى خاصيه بدره او دزانين او نه زماني بين انجليزي بو عربي وبشترا يعني او بحسابات دبيجا minor literature دلوز گوتاری معنای بیتونه يعني او معنى لسروي راست نينا لو ما لسر كردان نها كتابي كي پر بالكش امريكي نويسانديه لسر براورد عن مقايسه رومانا انجليزي لكندا ولامريكا زانين روماني كنداي انجليزي كان نه فرنسي و امريكاي هردو بانجليزي لو دي بيجي فرق وان هي يعني بحثي كي بي هي literature and nationalism يعني تو جرجنينا زمان يك به زمان دو بن حتى جوازي هبه زمان دكاري يك به لبيك زمان تو دو ناس نامه دو ادبيات بافريقيا ادبيات كندي وادبيات امريكي اوكي نها او بيف يكن لجهان كوديتا افراندن دو جهان يعني فرقينا لكندا مالبات معناه كي بيها والرومانا نجي دوراسي هي لامريكا معناه كي دي بيها يعني مالبات شوانن
ئەو کەرنل فامیلی چییە و ئەو 200 ڕۆمانین ئینگلیزی کانەدایی و ئەمریکیدا بەرهەو و دەرەنجامێن پڕ خۆشکی کردێ پڕ هێژا پڕ باڵکێش من بۆ خۆ چ کرد من گوت نها ئەس فارسی دەدەمە بەر کوردی یعنی نها ئەو شتێکی دنە زمان جیاوازە ئینگلیزی فارسی و کوردی لێ ماڵبات و بەسەرهات و چارەنویسە لە هەنگان پڕ ینی جیاوازە لە ڕۆمانین فارسیدا دایک ئەو چیسێ من بۆ خۆ پێگەیشتمێنی لە کۆڵینی من ئەم نیشاندا دایک پڕ سنتراڵە ینی دایک باندۆ ڕێوان لەسەر هەر شتی هەیە دایک ڕۆڵێکی پڕمەزن دەلێسن لە ڕۆمانین کوردیدا دایک پڕ باندۆ ڕێوان لاوازە دایک هەردەم نەخۆشن ینی مێزە بکەن لە ڕۆنی مینا ئەوینێ دایک چاوانە لە ڕۆمانی بەختیار ئەلیدا دایک کەتیە ینی هەموو زارۆکێنوی دەبێژندا تو چبان ناخۆی دایک ڕازایە هەردەم ڕازایە ئەو قاز ڕازایە هەندێک زارۆکی وی دەخوازن ئەو بکوژن دەبێژن و بمرێ باشترە و لە هەندێک ڕۆمانی کوردی دایک لەش فرۆشن لەشی خۆ دەفرۆشن من گوت ئەو چییە ئەو ینی سوتفەیە نەها لە سیمبۆلیزمدا هەم دەزانن دایک و وڵات یەکن دایکان نیشتمان دەزانن شانۆیە هەرە یەک لە کۆمارە مەهاباتێ لە مەهاباتێ هاتە نیشاندان ناوی دایکی نیشتمان بوو دایکان نیشتمان و دەزانن دایکان نیشتمان لەوێژی ینی لەت دەکرێت و چوار پارچە دەکرێت ینی هەرکەس لێ بەشێکی دەبا هەگەر دایک نیشتمان بێ ئەو من ئەو کتێب گوت لەسەر ئەمریکا و کەنەدا هاتێ نویساندن تۆریی مەزنیوی ئەوە کو ئەدەبیات نە لاساوەکردن ئیمیتیشن میمیک ڕاستی و ڕئالیتەیە بەڵکو ئەو بخۆ ڕئالیتە چێ دەکا کۆنستراکت دەکا یعنی ئەمە لە گۆر ڕۆمانین خۆ ژیانە خۆ چێ دەکەین ناسنامەیە خۆ چێ دەکەین هەگەر وسا بێ دەبێ ئەنکۆنشسلی ناوشیار ناخوداگا ڕۆماننویسێن مە بزانبن ینی دایکامە وڵاتی مەتونێ ئەو بێوڵاتی کەرەکتەرە دایک لە ڕۆمانین کوردی وسا دەردەکەوە ئەو نەیەک نەدوو نەسێ نەچار نەپێت من 10 ڕۆماندا بەرهەو هەموو وسانە ئەو دەبێ تایبەتمەندیەک ڕۆمان کوردی بە گێرانە کوردی بێ بە گوتنا کوردی بێ لێ پڕ زەحمەتە بێژی ئەو لە دیاسپۆراژی وسایە چونکی جیلا نەفشا یەکەم مثلا مەهاباد قەرەداغی لە باشوور دەست بە نویساندن کرد شێر دەنویسی گاوە هاتە سوێدی دیسان دەنویسی ڕۆمانێن خۆ لە ور دەنویسی و گاوە بەگەڕیا کوردستانی لە کوردستانیشی دەنویسی نەها ئەس گاوە ینی ڕۆمانێن وی دەخوێنم تەفسیر دەکەم کەلو ئەو ڕۆماننویسێکی سۆرگۆنیە ئەو ڕۆماننویسێکی کوردستانەیە و پڕ زەحمەتە بەڕاست و چ بێژم ینی زمان نایەتە گۆهارەتن نەها نەفشین و لە دیاسپۆرایانە لێ نەبە کوردی بە سویدی بە ئینگلیزی بە ئەڵمانی بە فڕانسی دەنویسن و کەمژی نینە بە کوردیش هەنە ینی لەهان لە کوردێمە هەیە لە سوید ڕۆمان بە سویدی نویساندێ نوستالژی لەوێ پڕن ئەو نە نۆستالژەیە کە بۆ خۆ چێکردی ینی بۆ خۆ ئەزمون کردیە ئەو دایک و باوێوی دەبێژن کوردستان و لە باوان کوردستان پڕ خۆشکە کوردستان چ شتێکی پڕ ئەگزۆتیکە نانێوێت پڕ خۆشە ینی هەگە جارێکی ئەو چی بێت سلێمانی کەبابێوی ماسیەوی نەها نویسکارێکی مە فازل کەریم جاب لە برلینێ دەژیا نەها وەگەڕیا کوردستانێ مامۆستا جەعفەر دەبێژن جەوی ڕۆمانێکی وی پڕ بەناودەنگکە ناوێوی ڕاوە ماسی ینی ماسی گرتن ئەو لە ئەڵمانیا لە ڕووبارێکی خەریکە ماسی دەگرێت ماسی تۆڕێ خۆ هاویشتەیە چ دەبێژن ماسی سیمی خۆ هاویشتیە ئەرێ و قەت ماسی ناوێکی وێ دنێ مامۆستا ناوێ مشک وەزیۆن قەی مشک سەرێوی ئەو وای حسین دەبێژە ڕاستە ینی هەموو ڕۆژێ ئەو لە بەندا ماسیەکی قەت ماسی نییە لە زەینێویدا ئەو چۆ سیروان دەزانن ڕووبارە سیروان لە سلێمانی
وقاوة أو زاروك بو باوي وي ماسي دكرين بهوراد آخرين يعني فيزيك جستاوي لألمانيا يا لي باندور حمو لسيروان وسليمانينا وبشترا جنيكي ألماني درباز دبي بيجي كاكو تشدكي أو 20 سالة اللي روباري قد ماسي تونيا تزاني يعني أو دكاري تايبت من ديك أو يكا يعني توري جرك مروبكا اكسباند يعني بيجا حمو برهمين كل الدياسبورا دينا نيفيساندن وصانا لي وصانية براستي نا بختار لي براني روماني نخو لألمانيا نيفيساندية رومانيا حتى بري من قال كر رومانيا داغير كرنا تاريخي لسر كردستانية لسر ديار بكرو لسر ناسيوناليزم تركانو فاشيزمو توريا تشدبيجن سان لانجويج جناشتيلي لسر تشتي مصايب يعني تايبت مندي شي نوستالجي نا او يعني بختار علي نوستالجيا وي بو ديار بكر قد تنيا زاني او نزاني ديار بكر يعني من محمد أظن وبختار علي بهودو دا ناساندن او هودو فهم ندا كده براسي قد ناوي هودو جي نبيسبو وقلت رومانويسا كرد محمد أظن رومانويسا كرد بختار علي قلت مرحبا مرحبا ناو تشتكي بخوندبو ناو تشتكي بخوندبو لانها محمد بختار علي لسر ديار بكر دنيويسيني حوصد لا برا رومانيكي بالكشي لو ما از بيجم توريكي قشتقير تنيا وازلي كارم بيجم تايبت مندية رومانين كردية سرغونية تشنا يعني جواز ليك دو سيجر كل سباسنون تشخص بيروقي تايبت مندية كوان يا هتبارجي تنيا رومانين كمل رومان محمد أظن بحثا بيوغرافيا كساتين ديروكي ديكا رومان ميجوينو ديروكي رومان ميجوينو بيتر يه باوي نازي بحثا جيانا كردين بيتر يعني كردين ستوكولم ديجين محمود باكسي ستوكولم تاچيدي تي بيجا ستوكولم تاچيدي تي بيجا رومان قالك خوشبو رومان محمود باكسي كو يكم رومانويسي كرمانجا كو لدربه رومان سورو نا گندكي دونو دونو رومانا بريندار تريد شابك تاككسيه جتو عشان خنا درنا كده بس تاخذ ايش خذ بيجو قيج جمنو تابيلا كسيه ونخون دي ما مستحيل او بسويديج رومانيا كيوي هي او لسر بوكا سويدي بوكا كردي او كردي ما كل سويدي بفيديو جندينا محمود باكسي محمود باكسي وناس سليم او كر فيلمجي وناس سليم او كر فيلمجي من الريا وينو فيديو يعني جناش خراتين راسا لي او كرد جوي حزناك دبيجن او ابروي مبريه ونظام تشوس يعني اوجي دبيبي او اوج دياسبورا كردي ماجي محمود باكسي جوي كتب حزنه ذكر يقول او كرد حمو صانينا يقول متشبكم والروماني كدني يجي هي كردك ولا كردستانيه پیوندیه و سکسی به وشترکی هست. اوجی کرده بیشتر تما تو به سویدی نمیساندی. بیشتر تما واسه سویدی راو ساده بیشی کرد بسانه کن. و کرد من بخودیتی من ناس دکل گنده مبو. راست. رومانیه به نوی گنده که دونو هیا هیلین هیا کپیتر بحثش یعنی کردستان دکل. بله راست. براتی نشانداینا تایبتمندین هفپار یجبو وجه کردیا سربنی کلک زحمت. میلان کندرا جحشتوي بجان فرغل باريس يدجي لا روماني نفس باريس روماني حمود سر وليتن اللي وقت موجود يعني كافكا كارثه الشكل دي يسمى جوش للسر دوبري ندي نفسي ديك باريس اللي بيسميه يعني اف بيفاني برزحمه جبري موجود ادبيات بيولات يعني سينوريو زين هذا دوري بدم حسن اورتاش طبيعي اف مناقشه خلصنا بنروح شو خاص بخاص بنروح كردا كرم كيف حسن السلام عليكم ماليافا براستيانا وبحثا و ماموستا إبراهيم سيدو ناوي فيلم تامنا هات بيرامن من جي ناوي بيستو يكو هنر سليم كشان بو بيجي بوكو زافا يا Vive la mariée et la libération du Kurdistan يعني بيجي بوكامة وآزادية كردستان آزادية كردستان ها تمام براستيا بجي تشتكي خوش منيج بتر من ياكي خاص سر السينما يبدا ماموستا هشام أحمد زاده gelek spas bote yani ve jminaka James Joyce taybet ew hinkî balkeşe yani gava ku James Joyce drave bele yani em bêjin drave min herî dawî mektûbê wî xwend di nameyê de pir eşkere wiha xuyat be yani hebe ji çi jêre bûye kul û derd
چاوا درکتیه ji zimanê Îrlandî reviyaye ji bêjin ji siyaseta wê derê reviyaye ji deyrê reviyaye ev tev lêbûne bar û heta hatiye Parîsê lê li wê derê jî nava bêjin gelek tengasiya de nivisandiye û ev jerebiye û kija gava ku hinekî bala xwe din hunermendên Kurd taybet di nifşa duyem de gelo ew ê ev çawa çêve yanî hunermend yên me yên ku em bêjin diçin li diasporayê demînin yan jê ku êdî li wê derê berhemdariya xwe dewam dikin ya jê ku bêdeng dibin tiştek nanivîsînin ew hinkî wiha dikeve nava nakokiyê taybet mînakêm ne li ser ewkene ne li ser edebiyatê ne li ser romanan e lê hem Mehmet Uzun û mesela Hiner Selîm wekî din ev derhênerên nû derhênerên fîlman yê ku niha dijîn û ew ê fîlmên nû jê wê eşkere bikin wê wana derxin yanî ew texeyûla welat ya ku di hişê wan de ya ku eşkere dibe ya ku di fîlman de xuya dike gelekî tiştekî ecêbtir ya nostaljîk e ya rexnegir e îja divir de mesela gelek cara bala merva dikişîne ya bi awakî oksidental vêna derdixin dibêjin em bêjin ew texeyûla ku di hiş û mejiyê merva de heye ya jî bi çavê bervar jî wê bi çavê ew kel xwe dinêrin ew teoriya ku Edward Said digot oryantalîst yanî yani ev jî gelek xuya dike nizam muwazeneyek ya jî hemahengiyek nava wir de çawa çêbe taybet ev ya di romanê de ya jî di edebiyatê de li gor we hûn çawa dinirxînin birêz gelekî spas keke Hasan na hûn qala Huner Selîm kir ez ketime bîra kitêbekî wî ku mixabin bi Kurdî Sûranî nehatiye çapkirin Zingabavê min bele tifenga bavê min bi kirmancî heye mamosta na bi Tirkiyeyê çap bû ez dibêjim qey avestaya hewl da kumancaya çap bikire çap û çap nebû ez nizanim Sûraniyê wî hatiye wergerandin lê huner bû xwe izin nada ew dê çapkirin nizam çima min ew kitêb dizanin sê wergeranê wî îngilîzî heye sê û bigure bi Swêdî can ez dibêjim qey huner gelekî bigure mamoste ez dibêjim qey huner dixwaze bi riya wê pirtûkeve ji biyaniya re behsa serboriya Kurdekî bike ji ber wê ez dibêjim qey nexwest ku bi kurmancî jî çap bibe lê ez ji vê kitêbê pir hez dikim yani ew kitêbekî bi rastî yani gawa tu dibêjî nostaljîk û huner yani ez hêvî dikim mesela fîlmê wî jî çê bike dizanî qala zarokatiyê xwe dike bavê pêşmerge bû û behsiyan ra çawaşer dikirdin Mela Mustafa li hengekî wî ye û ew direvên xweşê Kurdî dibêjin bavê wî herdem dibêje firokeyê me jî hene firokeyê me jî hene û piştî ew dibêje em çûyîne Îranê surgûn bûin vegeriyan ji bavê xwe dikut bava firokeyê me ku derê ne firokeyê me got bavê me qeles bû got ji bilmê zekir çi dibêjî tu yani ew li fîlm yani çûkî Huner Selîm fîlm çê dike ew kitêb yani niha ew oksidentalizm û oryantalizm ew pir giring e yani mirov li ser wî biaxive li vê kitêbê de ez çi ştekî wisa dibînim yani ew egzotîk dizanî ew evîna wî jî bi kiçên Rûs çûkî dizanî gav Barzanî vedegerin li Rûsya re pir Barzanî pêşmergên Barzanî bi Rûsya re zewcî bûn û Mihemed Uzun jî dixwast li ser yani van jinan ku hatbûne Kurdistanê û piranî wan min 2-3-4 daneyê wan bînî pîr ew bibûn musulman yani dikut 1000 sala musulmanin Rûsî çi ştî jî nedizanîn bibûne 100% Kurd li Huner Selîm de gawa ew qala wan dike yani ew zarok meşelekî wî heye meşxel torç ditiye new gar ew hundirê dar û dîvaran evînekî wî pir klasîk bîna Leyla û Mecnûn û Weys û Ramîn û Şîrîn û Ferhat heye û ew Kurdistana 100 salê 19 yani 1900 çi dibêjin 1950 şêst
1960 يعني او اكزوتيزما او د کوردان دا خویاندن او جوری که الاورینتالیزما كمرو جوي حصدك يعني او قاص او صاحب او حصدك كردن جنين وان مصاخو شكبون او ابين داري او بشترا كردان تنيت فنجي وانا جر حبي لو ما ماي فادرز رايفل ريفولفر لي فروكه نهي وانا فروكه هي دوج منان هي او اشكتيانا از نزانم براستي او ل همو برهمان داوسايا يعني فودكا ليمون مثلا هيك پەیوەندی بە کوردان ڕاچێت نزانم ینی لە سینەمادا نا سینەماکارێن مێ ئیساڵ نزانم تو مێزەکرد لە فیلمێن فستیڤالە لەندەنێ ئاژینا من چەند فیلم بینی کوالیتەیەوان پڕ باش بوو ینی چەندیوان کورد لێ عالی لە ئالێ هونەری من چەند کەس ناز دەکەم لە لەندەنێ فیلم چێ دەکەن پڕانیەوان فیلمێنوان لەسەر کوردستانی ینی ئەو چکی نەفشی یەکەم من بخۆ پێشمەرگە بوونە بخۆ مینا من مەسەن گەنج بوونە هاتنە دەرێ حەز دەکەن کوردستان ڕزگار بێ لێ من نەها لە سویدێ نەفشێ دوو زارۆکێنمە کەسێکی ناز ناکەن وسا لەسەر کوردان فیلم چێ بکە نزانم چی بکە چونکی زمان نازانم زمانێوان تێرێ وێ ناکە بڕاستی نەها خوێندنی کوردی هەیە 2 ساعت 3 ساعت مثلا کوڕێ من 18 ساڵی کوردیەوی پڕ باشە لێ کوردیەوی ئەم دەبێژین هی چ دەبێژن سوێدی دەبێژن هی هوندرێ ماڵباتێ ینی خوارن و نزانم دۆڵمە و نزانم چاو دایە گەورە و بابە گەورە و ینی ئەو نکارێ بخوێنە کتێبن حەز دەکا لێ ئەس بۆ خۆز پڕ گەشبین نیم بە پێشە ڕۆژێ نەفشێ 2 سێ نەفشێ 2 سا نەفشێ 3 باوەڕم ئەو دەبێژێ یا once upon a time هەبوو نەبوو باوێ مەزنێ من کورد بوو چونکی ئەس لە سوێدێ کەسێن مسا دەبینم گرێکی دیاسپۆرایوانی مەزن زمانێک هەبووە لێ نەها ڕاستی لە سوێدێ نەفشێویکیوان کالیفادێت ویستکارێکی پڕ باشە بە سوێدی دەنووسین لێ نەفشی پشتیوی ئەو قاز من گرێکی دەناسم ینی مینە هەر سوێدیەک دەنووسینە دەزانی بۆ کوردیژی ینی we should wait and see نزانم عمرێمە تێر دەکا بزانی نەفشە 3-4 چاوا دەکەن من بۆ خۆ پڕ گەشبین نیم ینی چونکی من گوت نەها ینی دیاسپۆرا مینە بەرێ نێ بەڕاست دیاسپۆرای کلاسیک تو نەیە ئەو قاس تێکەڵ بوون بە هەورا هەیە ینی کەس هەنە نەها لە بە من مەسەن خوێندکاری کورد کوردی دەخوێنن و بچێکی کوردی فام دەکەن بچێکی لێ هەگەر دەبێژی مەموزین مەسەلەن 60-70% دەوی پێوێن عەرەبینە ئەو پڕ ناڕەحەت دەبێت دەبێژێنە هەمووی کوردی خانی کوردە هەرچیت بکردێنی ئەو فام ناکە چاوا چ شتێکی کوردی پێوی عەرەبی هەیە دەوێت دەزانی ئەو چاوا دەبێت لە پێشە ڕۆژێدا دەبینێ بە کوردان ڕنامینە دەبێژە و چ میلەتە پەیوێوی هەموو عەرەبینە هەموو فارسینە گوتنەوە ئەفوە گوتنەوە زێدە بکەم ئەڤ نەفشا دویەم حسەین تەباق لە ئەڵمانیا هەیە ئەو دەرهێنەرە لێ هەم فیلمێوی ئەڵمانینە لێ بەلێ مەسەلە دۆرەپۆرتاژەکە خۆدە ئەو کرد باس کرد گۆی دی یعنی خۆ ناسنامەیەکە وانی دن هەیە و حتى دبن خودی ناسنامه سیام پشتی کتنه دیاسپورای راست ایجا افجبر کو نفشاد بیمه یعنی فیلمی وی صدان صد نکردینه روجدا شکر سوز بو باورم او جهه دیسا به همان نوع یعنی حتی بلکی پایه مزن یا ناسنامه ایدید به یا دیاسپورای راست نه لسویده گرکه که یعنی هندک چه دەبێژن تاقەن زمانی سوێدی وانی ژاتە گوهارتن ینی باندۆڕێوان لەسەر زمانی سوێدیە ینی دەبێژن ڕینکێبی سوێدیش ینی ئەو کردار ئەوایە جۆرێکە و گانگستری کوردان هەیە تورکان هەیە عەرەبان هەیە و بەڕاستیژی ئەو گانگن ینی شتێکی بێژم ڕەنگە هەم باوەڕ بکەن دەبێژە و چ دەبێژێ بەدەیان کورد بە ساڵ دێنە کوشتن لە سویدێ لە ستۆکۆلمێ خورد 20 ساڵی
ینی تفەنگێ وان هەیە و دوو دەکوژن ها پرۆبلێمێ وان ینی ئەو پێشمەرگایەتی لە سویدە دەکە پێشمەرگایەتی سویدە چاوا دەبێت ینی پۆلیسی سویدە گەیشت بوو کوردیش پاوەر ئەو ناسنامەیەوی چ شتێکی دنا چونکە ئەویش دەزانی ینی مرۆ مسایل لەوێ بزن دەبێ زمانێوی لە مەکتەب لە خۆدنگا لە ئونیڤێرسیتە دەرد و کوڵێوان شتێکی دنا ینی ئەو نەنەفشێ مرۆ بەرهەمە دەرودۆر و سەردەما خۆیە مامۆستا gelek spas saetata xweş malata ava ji bo ku ez tiştên ku Hesen gotin dam bikim nifşekî baş çê dibe di warê sînemayê de Ewropayê herî dawîn ez dibêjim qey niha fîlmekî binefşa bêrîvan çêdike bêrîvan keça medenî ferhoye niha û fîlmekî çêdike li ser jineke ku ji destê Daişê xelas bûye fîlmek çê fîlmê nîv Kurdî nîv Fransiyê لە بلژیکە Belçîkê fîlmê nîv Kurdî nîv Fransiyê wergeriya wî min kir jê re ji ber wê ez zanim ez bawer mîsabê temam bike ji bo kesên ku nizanim ez bibêjim di Vodka Limon de li hengê sereke ez ew kesê ku ji Parîsê nameyê dişîne ji bavê xwe re sûretê xwe dişîne ew ye ez im mijûner serê re ji gotin got tu min ji wî fîlmî derxî kes min nabîne tu min ji wî fîlmî derxî فیلم نامینه چیروکا فیلم دمره تری صورتی میتره راستی جی وهای ایجا مخواست بیا وی بحنه که خلاص بکن سپاسیا مامۆستا حاشم ئەحمەدزادە و هەواری داران بکن مامۆستا دیسا استفاده gelekî mezin ji babetên te û sohbeta te girt rastî sohbeta te pir xweş ji ber ku tu hem hakimî soranî hem hakimî kurmancî kêm kes hene ku dikarin her du zaraveya jî baş qise bikin ji ber wê sohbeteke xweşî malata هەفتەیە پێشی ئەم لەسەر مارکسیزم ئەو ینی سۆز دەدەم ئەو پڕ تۆریک دەبێت ئەو باڵکێش دەبێت بۆ کەسێک و دەخوازن ینی مەتنان بخوێنن و بە فکرین مارکسیستی نەک هەر مارکس ینی کۆنشۆپیە مارکسیستی لە ئەوروپایە لەسەروی ئەم پڕ باخوین بۆ هێوی دەکەم دیسان بەحسێ مەوسا گەرم gelek spas mamoste ji bo xelaskirinê peyva dawîn ez tere dêrim دیسان سپاسیە تا و سپاسیە هەموو بەشداران دەکەم و سپاس هون لە من گۆهداری کرد ئەس گاوهوندا ئاخوون ئەس پڕ کەیف دەکەم کە خۆش دەبم و پەیوەندی چێ بووە دیالۆگ چێ بووە و هێوی دەکەم هەفتەیە پێشمە ئەس کەمتر بەئاخبم و پتر لەوە گۆهداری بکەم hûn her hebin û bixweşî û serçavan serserê gelek spas malata ava mamoste evalêja bi xatirê we hemûyan heta hefteya pêşame em dîsa hevdû dibînin gavê bi xatirê we êvara bîne xweş şev baş